بەناوی خۆی گەورە و باڵادە سڵاوتانە بە بینەرانی عزیز خۆشحاڵین لە بەرنامەیەکی پەیامی ڕۆژهاتین و خزمەتان لەگەڵ هاوکارشان بۆ هیوایی کە ئەمڕۆ سەرجەم بردو بابەتەکانمان جێگەی سوود و ڕەزامەندی ئێوەی عزیز بێت. زۆر سپاس بەناوی خۆی گەورە و میهرەبان ئازانم سڵاوتان لێبێ بەیانتان باش بە هیوای تەندروستێکی باش بە هیوای ڕۆژێکی پەرخێر و بەرەکەت ئەمە دەکەین لەم بارەدۆخە نەخوازراوەی هەرێمی کوردستان لەم تێکچوونەی باری تەندروستی بەشێکی زۆری هاوڵاتیان لەم لە گەرما بەرزانێکەوە ئیتر کاتێتی و هەرێمی کوردستان بە شێوازێکی گشتی زۆر گەرم دەبێ ئێوە بتوانن زۆر ئاسوودەی وەروەها زۆر ئاسان بەسەر ئەم قۆناغەشا تێپەڕ ببن چکە دانیا هەمیشاڵێن پلەکانی گەرما عەسابی ئینسانەکانیش بەرزەکاتەوە مێ دەکەین کەس تووشی هیچ کێشە و گرفتێک نەبێت لە ماڵەوە و لە دەرەوەش. ئایزان سواز بەخوام ڕۆژ زەرفەدەیە لەگەڵ هاوکارانم لە پەیامەوە کۆمەڵێک بڕگە و بابەتی جیاوازی پەیامی ڕۆژتان پێشکەش بکەین لەو بابەتانشکەوە بۆمان ئامادەکردوون باس لە ئەزمموی مامۆستایەک دەکەین کە کۆمەڵێک توێژینەوەی زانستی زۆر گرنگی ئەنجام داوە وەروا و توێژینەوانش لە جۆرناڵ و لە با بڵێن گۆڤارە نێو دەوڵەتیەکانە کەوانە گۆڤاری زانستی ئەکادمی جیهانی کە خاوەنی لینک و وەروە مەلەفی تایبەت بە خۆیانن کۆمەڵێک توێژینەوەی لەوارەوە بڵاو کرد و باز لە توێژینەوەی مامۆستایان و باز لە کێشە و گرفتەکانی بەردەم توێژینەوە لە هەرێمی کوردستان و گرنگی توێژینەوە بۆ خودی مامۆستایان و بۆ بە ئاستی بەرزبوونەوەی ڕانکینگی زانکۆکان دەکەین. لە تەوەری دومیشماندا باز لە چارەسەر و چاودێری نەخۆشانی کۆرۆنا لە ماڵەوە دەکەین کە پسپۆرێکی تایبەت دکتۆرێکی تایبەت لە ستۆدیۆ میوانەوە باس دەکەین زانین ئەو چارەسەرانە چین کە لە ماڵەوە ئەنجام دەدرێتەوە پێویستە ئەو نەخۆشەی کە لە ماڵەوە دەبێت چۆن دەرمانەکانی بەکاربێنیت وە لە چه حاڵەتێکدا پێویستە کە بێتە نەخۆشخانەکەمەش دیاردەیەک ئێستا لە هەموو جیاندا پەیڕەو دەکرێت کە نەخۆشەکان لە ماڵەوە چارەسەر وەردەگرنەوە سەرکەوتوش بوو تا ئێستا حاڵەتێکی زۆر باشە بۆی کە نەخۆش لە نەخۆشخانەکان لەبەری بیئەیەکی جیاوازترە بەڵام لە ماڵەوە زیاتر ڕەنگە ئاسوودەترە بێت و خێزانەکەی زیاتر ئاگیان لێ دەبێت لەگەڵەوەدا بزانین ئەو چارەسەرانە چین کە تا ئێستا هەن بۆ هەڵگرانی ڤایرۆسی کۆرۆنا لە هەرێمی کوردستاندا کە بەکاردێنێت. وەڵای زانە وەک دەزانن وەرزی دوورین و ڕلینەوە و وەروەها وەرگرتنەوەی گەنم لە هەرێمی کوردستانە چ دەستی پێ کرد و تەواو بوو ئێستاکەش قۆناغەکانی وەرگرتنی بەربوومی جووتیاران ئەو گەنمەیەکەوە هاوڵاتیان و جووتیاران لە هەرێمی کوردستان بەرهەمیان هێناوە باز لە وەرگرتنی قۆناغەکانی گەنم دەکەین بە تایبەت لە پارێزگای سلێمانی بزانین جووتیاران بە چەند قۆناغەوە بە چ شێواز و بە چ ڕێکارێک گەنمەکانیان لێ وەردەگرن. وڵازیان دەستپێکیش دەچین لای کەش و هاوزانین پلەکانی گەرمان لە شار و شارچەکانی هەرێمی کوردستان چەندە پێکەوە بینەری دەبین.
خایزانم دووبارە سڵاوتان لێبێ لە تەوەری یەکەمی بەرنامەکەمان قسە لەسەر توێژینەوە مەبەستمان لەو لێ کۆڵینەوە لەو بەحسە زانستیانەیە کەوا لەلایەن مامۆستایانی زانکۆ لەسەر ئاستی زانکۆکان یاخود کارێکتەرانی ناو زانکۆ ئەنجام دەدرێن لە بوارە جیاوازەکانی خۆیانە. ئەم ڕۆژ بۆ باسکردنی گرنگی توێژینەوەکان وەروەها سوود وەرگرتن لەو توێژینەوانە، چۆنیەتی پاڵپشتی و توێژینەوانە، کێشە گرفتەکانی بەردەم توێژینەوە، بەسکردنەوەی ئاسی ڕانکێکی زانکۆکان بە توێژینەوە، وەروەها کۆمەڵێک بابەتی تر لە بواری توێژینەوە میوانداری زۆر بەڕێز مامۆستا جیاد محەممەد هادیمان کردەوە و مامۆستایەکی زانکۆ و ئەنجامدەری چەند توێژینەوەیەک. مامۆستا زۆر بەخێر بیت. زۆر سپاس. زۆر بەخێر بێت. زۆر سپاس. مامۆستا لەم ئاخریانە بەڕێستان توانم بڵێم کۆمەڵێک توێژینەوەی زۆر باشتان ئەنجام داگەلەوە دەست پێ بکەین. ژمارە و توێژینەوانەی یان ئاخرین وەجبەی توێژینەوەی کە بەڕێستان ئەنجامتان داوە چەند توێژینەوە بوون و چۆن بڵاوتکردنەوە؟ بەڵێ پێشەکی بەناوی خۆی گەورە و میرەبان زۆر سپاسانەکەم ئەم دەرفەتە و هیوای تەندروستێکی باش و لەش ساغی بۆ هەموو لایەخوازم. ئەو توێژیناوانەی کە لەم ساڵداواتە لە ساڵی 2020 لە هەمانگی لەگەڵ چەند توێژەرێکی ناوخۆوە جیهانیش بەیەکەوە ئەنجامان ناوە تا ئێستا نزیکی 6 توێژینەوەیە قوبوڵ پەبلیش بواتە بڵاو کراوەتەوە. بەڵێ تقریبان 3-4 توێژینەوەشمان ئەکسێپت بووە قوبوڵ بۆ و ئیشەڵا لە داهاتوێکی نزیکایش بڵاو بێتەوە و بەردەوامین چەند توێژینەوەی کەشمان حازرە بۆ سەبمیت ئیشەڵا لە داهاتوێکی نزیکات تەقدیمێت. ئەو توێژینەوانەی با بڵین چه بڵاوت کردوونەتەوە وەروەها چه موافقەی بڵاوبوونەوەشت بۆ وەرگرتوون زیاتر لە بوارەکەی خۆ دەگەر بۆمان باسکەی چۆن دەست کردو بەم توێژینەوانە یاخۆت ئەو توێژینەوانەی کەوا ئیشت لەسەر کردوون چەند ئەو لەلایەن ئەو جۆرناڵانەوە مەسەلەن بێگومانە بێ قبول بوو بن و ئاستێکی زانستی زۆر بەرزیانە بێ بۆیە موافقەی بڵاوبوونەوەیان بە بەڕێستان داوە. باس لەو توێژینانەمان بۆ بکەین. اختصاصی خۆم من لە بواری اختصاسەکەم لە ماستەرەکەم لە بواری پۆلیمەر کیمیستریایەواتە کیمیای پۆلیمەر. پۆلیمەریش ئەپلیکیشنی فراوانی هەیە، تەطبیقاتی فراوانی هەیە لەوانە لە بواری مێدیسینا لە بواری توبا پۆلیمەر ڕۆڵێکی گرنگە بینێت لە بواری فارماسیا دەرمانسازی و لە بواری ئەگریکالچەر لە بواری کشتتوکاڵ پەرەبێدانی کشتتوکاڵ بە هەمان شێوە لە بواری ئیندەستریال پیشەسازی. ئەو بواری کە من ئیشی تیاکەم پێوترێ پۆلیمەر ئلکترۆلایت. بەمانای چیەت پۆلیمەر ئلکترۆلایت؟ بەمانای شیبوونەوەی کارەبایی پۆلیمەرەکانێت کە ئەمەش بەکارێک لە تەطبیقاتی لە بواری خەزنکردنی وزە کە پێوترێ ئینێرجی ستۆڕیج دیڤایس واتە ئەو ئامێرانی کە وزە خەزنەکەن و دواتر دەتوانین بەکاری بێنینەوە. یەکێک لەو نمونەیەک وەکو باتری وەکو پیل ئەو پیلانی کە لە بازارە هەیە ئیکڕین و هەر ئەجیزەیە کە ئینێرجی ستۆڕیج کە خەزنکە دواتر بیاتەوە پۆلیمەرەکان ڕۆڵێکی زۆر گرنگی تیابێنن. لە بواری سمارتفۆن ئەو سمارتفۆنانی کە پێمانە و ڕۆژانەمان بەکارێنین بواری کۆمپیوتەر هەر بوارێکە ئینێرجی خەزنکات. پۆلیمەرەکان عادەتەن ئەکرێن بە دوو بەشەوە. ئەوەی کە هەمانە بریتە لە نەچڕال پۆلیمەر لەگەڵ سینتێتیک پۆلیمەر. نەچڕال بەمانای سروشیەت پۆلیمەری سروشتی و سینتێتیک بەمانای ئامادەکرد پۆلیمەرێکە لە مختبەرە ئامادەیەکەین یاخود پێشی ئەوترێ مانمەیت پۆلیمەر. کاتێکە مانمەیت پۆلیمەر حازرەکەی ئەمە لە ماوادی کیمیایی ترەوە حازرەکەین واتە شتی کە بەکارین بۆی ئێمە پۆلیمەرەکە لێ دروستکەین. بەڵام نەچڕاڵەکە لە سروشتا خۆی هەیە و تۆ پێویست ناکات دروستیکەین. زۆر باش مامۆستا ئەو توێژینەوانەی کە ئەنجام دام لە گۆڤارە ئازبەرزەکانە بڵاو کراوەتەوە دەتوانرێت لە هەرێمی کوردستاندا سوودیان لێ بینی بەست وەکەوەی کە ئێستا باسێکە لە ڕووی کارەباییەوە دەتوانێت بۆ نۆم توێژینەوانە پێشکەشی لایەنێکی پەیوەندیداری بکەی پێشکەشی وەزارەتی کارەبایەکی بۆ نمونە دەتوانێت سوودی لێ ببینێت بەدانەوە تا وڵاتانە زیاتر سوودی لێ دەبین. بەداخەوە تا ئێستا هیچ ئەپلیکیشنێکمان نییە لە کوردستان و لە عێراقیشە. ئەوەی زیاتر هەیە لە دەرەوە لە وڵاتانی ئەوروپی بە تایبەتی ئەپلیکیشنی جیاوازی پێ ئاکرێت و ساڵانە کاتێککە کۆمپانیایەک بۆ نمونە کۆمپانیایەکی وەکو ئایفۆن بەرهەمی تازە خاتە بازارەوە بە دڵنیایەوە چەند گۆڕانکارێکی تیاکە و باشتریەکە کوالیتێکی یەکی لەو کوالیتیانەی بریتە لە ئینێرجی ستۆرەجەکەی تا چەندێک بەرگە ئەگرێت تا چەندێک ئەمێنێتەوە دوورە بڵیتی چەندێکە ئەمانە هەمووی ئەپلیکیشنی ئەم پۆلیمەرانن بەڵام بەداخەوە لە کوردستانە هیچ شتێکی وامانی هەموو لە دەرەوەکرێت. مامۆستا ئەو بکومان هەموو ڕێکارێکی یاسایی بۆ ئەنجامدانی توێژینەوەیەکی زانستی ئەکادیمی زانکۆیەک لە زانکۆیەک ئەنجام دەدرێت یاخود زانکۆیەک لە پشتێتی
بەڕێستان ئەو زانکۆیی کە بڵێن بەم پێنج توێژینەوەتان یاخود ئەو چوار توێژینەوەی تریش کە با بڵێن قبول کراون ئەو زانکۆیە لە کام زانکۆ توێژینەوەتان ئەنجام داوەوە ئەو جۆرناڵانە هەمویان نێودەوڵەتی بوون واتە هیچ جۆرناڵێکی یان ئەگەر هیچ زیاتر چ وڵاتێکە زۆر جۆرناڵەکانی بەخۆترن ئەو زانکۆی کە من ئەوکو ئەفیلیشن بەکارمێنەوە لە توێژینەوەکانان بریتە لە زانکۆی تیشکی نێودەوڵەتی و زانکۆیەکانیش عادەتەن ئەو توێژینەوانی کە توێژەرەکان ئەنجامیێن بەکارێنین بۆ بەرزبوونەوەی ڕانچینی خۆیان و هەوڵیان سەپۆرتی توێژەرەکانکەن. ئەو توێژینەوانیشی کە ئەنجام ماوە هەمووی لە گۆڤارە نێودەوڵەتەکانان گۆڤاری نێودەوڵەتی ئازبەرس عادەتەن ئێمە لیستێکمانەیە پێوترێ لیستەکەی کلاریڤیت ئەنالایتیکس. کلاریڤیت ئەنالایتیکس سەر بە دەستگایەکی جیهانی کە هیچ پێوترێت تۆمسن ڕۆیتەرز یاخود وێب ئۆف ساینس. ئەم تۆمسن ڕۆیتەرزە هەیەت ڕیزبەندی بۆ گۆڤارەکانەکات ساڵانە ڕیزبەندی بۆ گۆڤارەکانەکات وە بە پێوەرێکیانایەتێک و چۆن ئێمە کێش بە گرام و کیلۆگرامە پێوین بە هەمان شێوە جۆرناڵەکانیش بە ئیمپاکت فاکتەرە پێوێت. دەستگای تۆمسن ڕۆیتەرز کاتێک کە ئیمپاکتات بە جۆرناڵەکان ئەو ئیمپاکتێش لە ڕێی چەند تەرەکەیەکەوە لە جۆرناڵەکان وەرەگیرێکی لەوانە بریتێ لە سایتێشن بەمانای سایتێشن بەمانای چیت بەمانای بەکارهێنانەوەی ئەو توێژینەوانی کە ساڵانی پێشتر کراون واتەوەکو سەرچاوە بەکاربێنرێتەوە. لەم ڕێیەوە دەستگای تۆمسن ڕۆیتەرز ئیمپاکتات بە جۆرناڵەکان. سپاس بەخوا ئەو توێژینەوانەی کە بڵاومان کردوێتەوە لە جۆرناڵی ئازبەرزەوە ئیمپاکتی زۆر بەرزیانەیە الحەمدولله هەر لە 1.5ەوە تایەتی هەتا 5.28 کە ئەمەش زۆر ئیمپاکتێکی زۆر باشە بۆ جۆرناڵەکان. مامۆستا فیدباکی و گۆڤارانە چی بوو؟ با بڵێن وەڵامدانەوەی چی بوو کە ئێوە ئەو توێژینەوەتان پێشکەشکردن؟ خۆی عادەتەن ئەگەر من بگەڕێمەوە بۆ سەرەتای ئەنجامانی توێژینەوە کاتێک کە توێژینەوەیەک ئەنجامی پێویستە یەکەم شت پلانێکە هەبێت. پلانەکەیش بە لیتریچە ڕیڤیو دەست پێکات. لیتریچە ڕیڤیواتە ئەگەڕێتەوە بۆ سەر ئەو توێژینەوانی کە پێشتر ئەنجام درراوە. گرنگترین شت لێرەیە کە تۆ پێویستە ڕەچاوی بکەی ئەوەیە کە توێژینەوەیەک ئەنجامی پێشتر نەکراوێت یاخود نۆڤێڵەتی شتێکی تازە بێنیتەکایەوە تۆ کۆمەڵێک پرسیار بدەیتەوە بڵێ تۆ ئەگەر شتێک ئەنجام مابوو پێشتر کرابوواتە هیچی نەکردووە. عادەتەن ئەوانی ئەو جۆرناڵە باوەڕ پێکراوەکان عالەمیەکان پێویستە شتێکی نۆڤێڵەتی شتێکی تازە بکەیت بۆی بتوانانی لەو جۆرناڵەیە بڵاوی بکەیتەوە. کە پلانەکەت کرد لیتریچە ڕیڤیوی خۆت کردی توێژینەوەکە ئەنجامی دواتر لەسەر ئەو ریزڵتی کە بۆ دەرچووە بە شێوەیەکی جواندایە ڕژیت و تەقدیمی جۆرناڵەکانێکی. زۆر باشە. پێکمان مامۆستا هەمومان دەزانین بە تایبەت ئەوانەی لە ناو زانکۆکان یاخود مامۆستانی بەڕێز پێشکەوتنی زانکۆ بەرزبوونەوەی ئاستی زانستی زانکۆ بە فێلیش و بە ڕۆتیناتیش لەسەر کاغەزیش بە ئەنجامدانی توێژینەوە تاوەکو زانکۆیەک توێژەر و توێژینەوەی زیاتری هەبێت ڕانکینگی زانکۆکە لە ئاستی نێودەوڵەتی پێش دەکەوێت. ئەو کێشە و گرفتانە چین بە تایبەت لە هەرێمی کوردستان بۆ مامۆستایان بۆ توێژەرێک کە لە بەردەستایەتی ڕەنگە کۆمەڵێکیش هەبێت پێویستی بە پارێکی زۆر بێ ڕەنگە پێویستی بە پارە نەبێ بەڵام پێویستی بە شوێنێک بێ کە زۆریش سادە بێ بەڵام بۆ تاک دەسەبەر نەبێ پێویستەکە مؤسسەیەک شوێنێک پشتت بگرێ مختبەرێکی سادە. ئەگەر بۆمان باسکەی بە شێوەیەکی گشتی کێشە و گرفتەکانی توێژەر و توێژینەوە لە هەرێمی کوردستان وە گرنگی بوونی توێژینەوەکان و ئەو سوودەی کە ئێمە توانین لە توێژینەوەان وەری بەدەستی بێنین. لە ڕاستیە توێژەریش بەدەنیە لە کێشە و گرفت بەدڵنیایەوە چەند کێشە و گرفتێکەیە کە ڕوبەری توێژەرەکانە بێتەوە. یەکێ لەوانە کە ئێمە ئەوانەی کە لە بواری تەجروبی ئیشەکەن مختبەرات بەکارێنی وەکو اختصاسی ئەمە لە بواری کیمیایە پێویستمان بە ماوەدی کیمیاییە. عادەتەن هەموو براندە جیهانیەکان ئەوانەی کە ماوەدی کیمیایی حازرەکەن یاخود ئامادەیەکەن و فڕۆشن لە زۆربەی وڵاتەکانە فەرعی تایبەتی خۆیانیان هەیە. واتە تۆچی لەو فەرعا بە ئۆریژناڵ بە تێچوشی کەمتر ئەیکڕیت ئیشەکەشت زۆر باشە بێت چونکە عادەتەن مەواد کە بەکارێنی ماوەدی کیمیایی بۆ ڕیسێرچ جیاوازە لەو ماوەدەی کە بۆ شتی تر بەکارێنرێت. پێویستە زۆر پیور بێت زۆر خایەن بێ و ماوەدەی ئێمە بەکارێنین. بەداخەوە هیچ فەرعێکمان نییە لە کوردستان و لە عێراقیشە. یەکێک لە گرفتە سەرەکیەکان بەدەزێنانی مەوادی کیمیایی خامی خاوێنە. بالضبط کاتێکە تۆ توێژینەوەیەک ئەنجامی ئەبێت چاوەڕێکی پەیوەندی بە وڵاتانی دراوسێ و دەرەوە بکەی بێت چەند مانگێک چاوەڕێکی
زۆر جار ئەگاتە دەستە سێرەکەی بۆ کوالیتە نییە و ئیشەکەت پێی ناڕوا جاری وایە تۆ توێژینەوەکەی توێژنەوەش بەمانایکی ئەستەتی خوێندنەوە لەسەر ئەو بوارە کە تۆ ئیشەکەی لە سەرەکەی سێرەکەی پێویستە بە ماوادی خێ دیسانەوەمە بێتە گرفتێکی گەورە تۆ دیسانەوە بێت 2 مانگێک سەمانگی کە چاوەڕێکی لە دەرەوە تا بۆت بێ ئەمە خاڵێکی کە لە هەرمویان سەرێکی ترە ئەیش پێ و ترێ فەند واتە سەپۆرتی دارایی توێژەر ئەتوان بڵێم لە کوردستانە هیچ فەندێکمان نییە بۆ هیچ توێژەرێک کە بەداخەوە لە وڵاتانە بودجەیەکی زۆر زەبەلاح ئامادەکرێت ئەدرێ بە توێژەرەکان و توێژەرەکان زۆر دەستکراوە من لە ئیشە جگە لە سەپۆرتی دارایی توێژینەوە کاتوانن سەپۆرتی دارایی خۆشیان بکەن باش بڕێکی زۆر باشیش لە کوردستانە تا ئێستا ئەومان نییە و توێچێکی زۆر ئەچێتە سەر توێژەرەکان کامش عادەتەن ئەوانی کە توێژینەوە ئەنجامیان مامۆستایش توانای سنووردارە توانای مادی سنووردارە ینی ناتوانێت لە ساڵێکە بۆ نمونە 20 توێژینەوە لەسەر ئەرکی مادی خۆی ئەنجام بات ئەمە تێچێکی زۆری تێچێ بۆ مامۆستا یەکێ لەو خاڵانش کە باسی کرد چۆن سوود لەم توێژنیانە وەرگین چۆن من سوودەکەی گەرمەوە بۆ دوو لایەنیشیان بۆ خودی توێژەر خۆی لایەنێکیشیان بۆ کۆمەلگا خودی توێژەر خۆی ئەتوانێت سوودێکی زۆری لێ وەرگێت لە ڕووی علمیەوە ئاستی معرفی و زانستی خۆی بەرزکاتەوە و هەروەها لە ڕووی زمانەوانیەوە توانین بڵێ عادەتەن جۆرناڵ عالەمیەکان ئێستا بە ئینگلیزیە زمانی ئینتەرنەشناڵی ئینگلیزی ئەتوانێت پەرە بە زمانەکەی خۆی بات و باشتر بەکاری بێنێت سوودە کۆمەلگاکەیش لە بواری ئەپلیکیشنە لە بواری تطبیقاتە و وەکو پێشتر باسم کرد بەداخەوە کە لێرە ناتوانین ئەپلیکیشنی هەبێت بەڵام ئەتوانێت وڵاتانی دەرەوەتوانین ئیسفادەی لەکەن و بەدڵنیایە و دوجار پرۆدەکتەکەی بەرهەمەکەیەتەوە ناو خۆمان و ئێمە ئیسفادەی لەکەین سوودێکیان ئەو موسسە یاخود ئەو زانکۆیی کە توێژەر ئیشی تیاکات ئەوە یەکێ لە خاڵە هەرە گرنگەکان کە زانکۆکانی پێڵا سنگێنرێت بریتە لە توێژینەوە وەکو پێشتر جەنابە باسی کرد ئەمەش لە ڕووی ئاستی معرفی و علمیەوە ڕانکینی زانکۆکان بەرزەبێتەوە بە ئەنجامانی توێژینەوە لە گۆڤارە نێودەوڵەتەکانە زۆر باش مامۆستا لەم باردوخی ئێستادا توێژینەوە دەبوو لەسەر ڤایرۆسی کۆرۆنا لە هەرێمی کوردستان هیچ بابەتێکە بوو لەسەر ئەو بوارە ئەوەی ڕاستی بێ ئەوکو اختصاسی خۆم اختصاسی کیمیا زیاتر لە بوارەکەی خۆمایەمە توێژینەوە ئەنجامین بەڵام وەکو هەموو تاشێکی ئەم گیانە و هەموو توێژەرێکی ئەم گیانە بیرمان لەوە کردەوە لەگەڵ بەڕێزان دکتۆر شوجاع و تیمەکەی بیرمان لەوە کردەوە کە ئێمە توێژینەوەی ئەنجامین لە بواری کۆڤید-19 کۆرۆنا ڤایرۆس کاتی توێژەنەکە کاتێکە ئێمە دەستمان پێکرد سەرەتای سەر هەڵدانی کۆرۆنا ڤایرۆس بوو و ئێمە جەختمان لەسەر ئەو خاڵە کردەوە کە لە شەپۆلی یەکەمان کوردستان بە شێوەیەکی زۆر باش بەرەنگاری کۆرۆنا ڤایرۆس بۆ وەکو هەمومان نەزانین و ڕێگری کرد لە بڵاوبوونەوەی بەڵام بەهۆی هەونێ بارودۆخەوە بەداخەوە لایەنی ئابووری و ئەمانە نەمانتوانی بەردەوام بین و عەفوان لەو توێژینەوەی ئێمە چیمان کرد هەموو ئەو درەگانەی کە بەکارێنراون لە وڵاتانە کە لە لای خۆمان نەمانەتوانی بە شێوەیەکی مەیدانی ویشانە بکەین هەموو ئەو دەرمانانی کە بەکارێناون هاتوین خسومانەتە ڕوو و ئیفێکتەکانی کاریگەریەکانی چی بوو لەسەر چی کراوە بە شێوەیەکی لیتریچە ڕیڤیو بە شێوەیەکی ڕیڤیوی ئەو دەرمانانە خسومانەتە ڕوو و لەگەڵیشیا چەند دەرمانێکی کوردەواریەکی لەوانە بلاکسید ئۆیل ڕۆنی ڕەشکە کە لە کۆنا خەڵکی کورد خەڵکی خۆمان بەکارێناوە ئیسفادێکی زۆری لێ کردووە لە ڕووی هەناسەتونی و زۆر نەخۆشیە درێژخایەنەکان باسی ئەومان کردووە و هەروەها باسی کوێن لیڤز واتە گەڵای بەهێش کاریگەرێکی بەهێزی هەیە لەسەر هەناسە لەسەر کۆندامی هەناسە و سیەکان پاکردنەوەی سیەکان کە لە کۆنا خەڵکی خۆمان کوڵانویانە و ئاوەکەیان ساردیان کردوێتەوە ئەو ڕۆژانە ئەو وڵاتانە زیاتر کار لەسەرەوە دەکەن تاوەکو لای خۆمان زیاتر بەکاری بێن بۆ چارەسەر ئەوانە زۆر گرنگی بۆ بوارانە دەدەن بەتەشید زۆر سوود دەبین لەو توێژینەوەانە بۆی بزان دەرمانێکی بۆ چارەسەری ئەو ڤایرۆسە دەواریش ماوە سایسەر هەر بەهەیە کوڵێنن بەس بەیە خودی بەیەکە خۆی یا گەڵاکەی گەڵاکەشی هەر سوودیە بەڵێ گەڵاکەی سەر بە چییە ئێمە ئەگەر گوێتان لێ بێ بەدڵنیاییشەوە هەموو لایەکمان گوێمان لێ بەوایشە لەوانی کە کاریگەری ئەمریکا و خودی ترامپ خۆی ڕیکلایم بۆ کرد بریتی بوو لە هایدرۆکسی کلۆرۆکوین لەگەڵ ئازیترۆمایسین ئەم دوانە بەیەکەوە تێکەڵەکرا هایدرۆکسی کلۆرۆکوین کوێنی تایە کە کوێنیش ئاینەشت هەر خۆی پێوترێت کوێن لیڤز
گەڵای بەهەیە کامش هەنێ لە ستراکچە کیمیایەکە لە پێکاتە کیمیایەکە چەند فانکشنال گروپی شتایە ئەچێتەوە سەر ئێوە توێژینەوەتان کردو چۆن بەکاردێنرێت و گەڵایە ئەو گەڵایە عادەتەن ئەکوڵێنرێت بە وشکی بەڵێ بە وشکی ئەکوڵێنرێت و کە کوڵانرا دایانێت سار دەکەیتەوە و توانای فیلتەرێشنیشی بۆ بکەیت ئەو ئاوەی کە سار بەوە ئاوەکەی بەکارێنی بێت مامۆستا لە جیهانا کاتێک گرفتێک دروست دەبێت لە بواری تەندروستی بێ لە بواری اقتصادی بێ لە بواری زیراعەت و کشت و کاڵ کیمیا فیزیا هەر بابەتێکەوە گرفتێک دروست دەبێت حکوومەت داوا لە توێژەوەرانی ئەو بوارە دەکا سەپۆرتیان دەکا کاراسانیان بۆ دەکا بۆ نمونە دەمانەوێت بینایەک پرۆژەیەکی مختبەرێک هەر بابەتێک دروست دەکرێت دەمانەوێت توێژینەوەی بکرێت بۆی حکوومەت بەرچاوڕوون بێت تا چەندێک ئەم ئیشە لەوێ بکرێت سەرکەوتوو دەبێت پێم وایە زۆربەی هۆکاری پێشکەوتنی وڵاتانیش پشتبەستن بوو بە توێژینەوە ئەوەندەی تەجروبەت کردێ وەکو توێژەرێک تا ئێستا ڕێککەوتووە لە ڕێی خوا مەولی پێغەمبەر لایەنێک توزانم حکوومەت زانکۆیەک بێ بڵێ دەمەوێت فلان ئیش بکەین لە فلان پرۆژە لە هەرێمی کورسانە یاخود نەک بۆ خۆشت هەرگوێت لێ بوو بێ بۆ توێژەرەوەیەکی تر حکوومەت بڵێ ئەمەوێ بە پشتبەستن بە توێژینەوەیکی زانستی ئیشێک ئەنجام بدەم وەکو پێشتر باسم کرد بەداخەوە ینی زۆر زۆر سست و لاوازی لە بوارە لە بواری توێژینەوە لە بواری سەپۆرتی توێژەرەکان بۆ ئۆکوەزانین هەموو وڵاتان بودجەیەکی زۆر زەبەلاح ئامادەکەنەوە سەپۆرتی توێژەرەکانەکەن بۆی بتوانن ڕیزەڵت و ئەنجامێکی باشیان هەبێ تا ئێستا شتێکی وان نەخێر بەڵام لە هەمان کاتە ئەمە توێژەری زۆر زۆر بەتوانامانەیە لە بەتایبەتی لە سلێمانی لە کوردستانە بۆ نمونە بەڕێز پرۆفسۆر یاریدەدەر دکتۆر شوجاعەدین بەکر عەزیز سەرۆکی بەشی فیزیا لە زانکۆی سلێمانی کە یەکێکە لەوانەی لە تۆپ تێنەکانی هەموو جیهانی شایە نەگەر کوردستان تا ئێستا بە پێی گوگل سکۆلار سایتێشنی نزیکی 2500 کە من دڵنیام لە کۆتایی ساڵاگاتە 3500 سەر و 3500 کە ئەمەش بەڕاستی دەستکەوتێکەوە جێی شانازی هەموو تاکێکی کووردە و هەشمانە توێژەری زۆر بەتوانامانێ لە گۆڤاری زۆر ئازبەرزاوەکو بینیمان لە گۆڤارەکانی وەکو نەیچەر و لانسێت لەمانەیە شت بڵاوەکەنەوە توێژینەوە بڵاوەکەنەوە بەداخەوە کە ئەمانەمان هەیە لایەنی سەپۆرتەکەمان مامۆستا دەرفەتمان زۆر کەماوە دەمەوێت زۆر بە کورتی ئەگەر بتوانی ڕێنمونی ئەو مامۆستا بەڕێزانە یاخود هەر کادێرێکی ناوزانکۆ کە توێژینەوەیەکی زانستی ئەنجام داوە بیەوێت بێگومان ئەگەر مامۆستایەک ئەوەندا گەشتێتەوەی توێژینەوە ئەنجامدا دەبێت خۆشی بزانێت چۆن لیکێک دروستکە بەڵام وەکو ڕێنمایەک وەکو بیرخستنەوەیەک وەکو ئامۆژگاریەک وەکو بەرچاوڕوونیەک چۆن لینک لەگەڵ جۆرناڵەکان دروستکە و ڕێگاگانی گەیشتن بە جۆرناڵەکان چین لە سۆسیال میدیایە لە ئیمێڵە بەڵێ وەکو سەرەتا باسم کرد ئەو لیستەی کە دەستگای تۆمسن ڕۆیتەرز دەستگای وێب ئۆف ساینس وێبسایتی ڕاستەوخۆی خۆیان بەڵێ کە لیستێکە لیستێکی جۆرناڵەکانت هەموو ساڵانە دەریەکات ئەگەر تۆ بتەوێت توێژنەوە بڵاوکەیتەوە یەکەم شت ئەبێ بزانی چ جۆرناڵێک هەڵەبژێری بۆی بڵاوکەیتەوە بۆی بزانی ئایا باوەڕپێکراوە یان ئەم جۆرناڵە پێویستە بچین لەو لیستەیە چێکی بکەین بزانین ئایا لەم لیستەیە هەیە ئەگەر لەو لیستەیە هەبوو بە دڵنیاییەوە تۆ هیچ کێشەیەکی نییە و ئیشی خۆتی تیاکە بەڵام کێشەکە لەوەیە هەنێجار لەو لیستەیە و باوەڕپێکراویشە یعنی فەیک نییە خۆی عادەتەن ئەو جۆرناڵانی کە ڤۆلیۆمیان کەمە لیستەکە نایخوێنێتەوە یعنی لە لیستەکەی کلاری بەدەنێتی کسانی نییە لەم حاڵەتەیە پێویستە توێژەر سێری جۆرناڵەکە بکە بچێتە وێبسایتی جۆرناڵەکەەوە سێری ئیدیتریال بۆردەکەی بکە سێریوانەی کە بزانێت کێ بەڕێوەبن بەڕێوەبەرەکانی ئەم جۆرناڵە و سێری گوگل سکۆلەرەکانی بکە بزانە ئایا کەسی بەتوانان ئایا سایتێشنیان چەنێکە حاڵەتێکەیە کە ئەتوانین ئێمە بۆی جۆرناڵەکانی پێ هەڵسەنگێنی ئەوش پێوترێ پیر ریڤیو واتە پێداچوونەوەی کاتێکە یەکێک پێداچوونەوە بۆ توێژینەوەکانەکات لە بوارەکەی لەو بوارەیە کە جۆرناڵەکان بۆێنێرن لەم کاتەیە عادەتەن کورسە بۆ کەسێکە 3 مانگ توێژینەوەی کردووە یەت بزانێ بۆی بەس بۆی بزانێ ئەم جۆرناڵە فەیکیان نابێت توێژینەوەکی بخاتە مەترسیەوە ینی لەوێ داینێ و لە جۆرناڵێکی فەیکە لە جۆرناڵێکی ساختەیە بڵاو بێتەوە عادەتەن جۆرناڵەکان جۆرناڵە باوەڕپێکراوەکان هەمووی پیرڕیڤیو بە قۆتیانەیە واتە بە تەواوی پێداچوونەوە بە توێژینەوەکەیەکەن هەڵێسەنجێن بزان ئایا ئەم توێژینەوە قابلی ئەوەیە لەم جۆرناڵەیە بڵاو بێتەوە یاخود ڕەفسکرێ کاتێککە پیرڕیڤیو بۆ کرا ئەگەر تۆ شتەکانێک گۆڕی هەمووی بەپی کۆمنتی ڕیڤیۆرەکان گۆڕیت و شتی ئضافەت بۆ کرد ئەلەم حاڵەتەیە ئەکسپت ئەبێ هەنەجار جۆرناڵەکان بەس ئەگەر نیکی ڕیجەکتێکەوەتە ڕەفزێکاتەوە
ئەمەش قورسە بەڕای من بۆ کەسێکە توێژەر بێت ئەوە بێت تیمێک بیکات یاخود چەند کەسێکی زۆر باش سپاس بۆ دەرفەتی بێمت بەخشیاتی تێرە مامۆستاگەن زۆر بەڵێ بینەرانی عزیز دەچین لە ناوڕێک و دەگەڕێنەوەلات تۆپ تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕێکلام تۆپ. چونکە شیر لە ژیانی هەموماندا گرنگی خۆی هەیە، من باشترین شیرم بۆ خەزانەکەم هەڵبژاردووە. هەموو کات شیری ئاڵتونسا بە منداڵەکانم دەدەم بۆ ئەوەی مێشتێکی چالاک و داهێنەرانەی هەبێت. من بە شیری ئاڵتونسا کێک و شیرینی دروست دەکەم. شیری ئاڵتونسا ڕۆڵێکی گرنگی لە خێزانی ئێمەدا هەیە. 100% سروشتی تامێکی نایە. منداڵەکەت هەوڵ ئەدات شتێکت پێ بڵێت؟ ڕەنگە ئازار بکێشێ بەهۆی خراپی دایبیەکەیەوە. ئێستا ئەتوانی دایبی لەم ساجۆی تەندروست تاقی بکەیتەوە بۆ ئاسوودەی مناڵەکەت. لاتەنیشتەکانی لاستیکین، زۆر بە خێرایی وشک ئەبێتەوە. پێستی مناڵەکەت بە وشکی ئەهێڵێتەوە. شەوێکی ئاسوودە و بەیانیەکی پڕ لە چالاکی پێدەبەخشێت. ئاسوودەیی مناڵەکەت لەگەڵ لەم ساجۆی دەست پێ ئەکات. ئایا تا ئێستا کێشەی کارەبات هەیە؟ بێزار بوویت لە کێشەی کەمی کارەبا و بڕانی بەردەوامی؟ بە دوای کارەبایەکی بەردەوام و بێکێشە و تێچووی کەمدا دەگەڕێیت؟ ئەوە فانسی پاوەر سەرجەم و کێشانەی بۆ چارەسەر کردویت بە دانانی سیستەمی سۆلار و وەرگرتنی وزە لە خۆرەوە با بەکارهێنانی باشترین مەوادی ستانداردی جیهانی کە سەرجەمیان گرنگی چەندین ساڵیان لەگەڵدایە. بە سەرپەرشتی ئەندازیار و ستافی شارەزا و بازمون کارەکان جێبەجێ دەکرێن. ئەم سیستەمە دوورە لە تێکچوون و هیچ تێکوێکی ڕۆژانەی نییە. هەروەها بە دۆستی ژینگە ناسراوە و ژینگە لە پیسبوون دەپارێزێت. فانسی پاوەر بۆ داهاتوویەکی ڕووناکتر. ناونیشان سلێمانی، شەقامی مامۆستایان، نزیک شەقامی قەنات، تەلاری جاسەنا. 0 153 85 85. ئەم کوڕانەوی چالاکە حەزی لە چپسێکی چاکە بۆیانینی لای تاکە زۆر تەندروستە و زۆر پاکە. ئەم چەشناوی پاریە حەزی لە چپسێنی نییە مینی تامی سروشتیە هیچ چپسێک وەک ئەو نییە. هەژوانیش کوڕێکی جوانە حەزی لە ئاهەنگێرانە لە یادی لەدایک بوونەکەی چپسی نینی بوو هەڵبژار دەکەی. نینی هاوڕێی مناڵانە تامی خۆشە و بێزیانە بۆن و ڕەنگی هەمە جۆرە شێوە و قەبارەی زۆرە. بشاری نینی تامێکی لە یاد نەکراو. برنجێک بخۆن کە دڵنیابن لەسەر چاوەکەی، چونکە تەندروستیتان لە هەموو شتێک گرنگترە. برنجی سروشتی شیمال باشترین جۆری برنج لە تەواوی دنیا، ئەویش بەهۆی ئەوەی لە خاکێکی بەپیت و جەوێکی شێدار و باراناوی شیمالی ئێراندا دەڕوێت. برنجێکی سروشتیە و هیچ مادەیەکی کیمیایی و حافزەی تێکەڵ نییە و هیچ زیانێکی بۆ سەلامەتی و تەندروستی و قەڵەوی نییە. بگرە زۆریش بەسوودە. پێکاتەوە ڤیتامینەکانی برنجی سروشتی شیمال، پرۆتین، ئاو، ڤیتامین ئی، کالیسیۆم، ئاسن، مەگنیسیۆم، مەنگەنیز، پۆتاسیۆم، ڤیتامین B1، B2، B3، B5، B6. واتە ئەم برنجە برنجی کارگەکان نییە خاڵی بێت لە ڤیتامین، بەڵکو چڵتوکە و خۆمان کڕی دەکەین. شێوازی لێنانی لەگەڵدایە. بۆ دەستکەوتنی برنجی سروشتی شیمال پەیوەندی بکەن بە 0 353 27 27. هەر کات تاقیتان کردەوە خۆتان بڵاوی دەکەنەوە. تۆپ تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕێکلام تۆپ. بەڵێ بینەرانی عزیز لەم تەورەیەماندا باز لە چارەسەر و چاودێری نەخۆشانی کۆرۆنا لە ماڵەوە دەکەین. وەک دەزان لە جیهاندا ئێستا نەخۆشان لە ماڵەوە چارەسەر وەردەگرن و ئەمە ڕێگایەکی تازەیەکە لە تەندروستی جیهانیدا بەکاردێنرێت.
بزانین ئەو نەخۆشانەکەن کە پێویستە لە ماڵەوە چارەسەر بکرێنەوە ئەو جۆرە چارەسەران یاخود ئەو جۆرە دەرمانانە چین کە لە ماڵەوە بەکاردێنێت بۆ قسەکردن لەسەر بابەتە پزیشکێک لە ستۆدیۆکە مامیوانەوەی زۆر بەڕێز دکتۆر سوارە علی مەولود کە دکتۆر زۆر بەخێر بێن زۆر سپاس کەمیانی بەرنامە تاک دکتۆر لەوە دەست پێ بکەم کە بۆچی لە ئێستادا تەندروستی جیهانی پەنای بردوتە بەر ئەوەی کە نەخۆشەکان لە ماڵەوە چارەسەر وەرگرن کەم پێم وایە بێمە شتێکی نوێیە هەموو ئەمیشە لە نەخۆشخانەکانە چارەسەریان دەگرت بەس بۆ ئێستا بۆ ڤایرۆسێکی وا دەڵێن بڕۆن لە ماڵەوە چارەسەر وەربگرن و چاودێری بکرێن بەڵێ ڕاستەکەی نەخۆشی کۆڤید 19 کە بڵاو بۆ لە جیهانە یعنی تاکە نەخۆشی نییەکەوە ئاوتبرێک کە ئەبێتە پاندیمیک و پەتایەکی جیهانی پێشتریش چەندین پەتا ڕوویاوە بەتابەتیانێ پەتا هەیە لە چەند ناوچەکە بڵاوە بێتە پێتری ئەپیدمیک لە وڵاتی لە کشوەری ئەفریقا لەبەرەوە پێشتر ئەم بەرنامەی بەکارهێناوە WHO وەکو پەتا ئیبۆلا یان پەتا ئینفلۆنزا لە هەندێک وڵاتی فەقیرە ئەم ڕێگەی بەکارهێناوە بۆ ئەوەی کە ئەم کەسانی کە پێویستیان بە خەستەخانە نییە پێویست ناکە قەڵەباڵغیەک و لۆدێکی زۆر دروستکان لەسەر خەستەخانە ئەتوانن لە ماڵەوە چەند چارەسەریەک وەربگرن لەبەرەوە خۆتان نەزانن کۆڤید 19 80 پێویستیان بە ینی بە شێوەیەکی سوک پەتاکە ئەگرن و چاکە بنەوە لەبەرەوە پێویست بە و ترسە و دڵڕاوکێ دروست پێویست ناکە دڵڕاوکێ دروستکە بەداخوانێ جار هەیە نەخۆش ئەبینین ئەڵێ ئەو ڕۆژەکە نەخۆشێکی گوێ لە وتی من تووشی ڤایرۆسەکە بووم یعنی ئەمرم وتم لەکوێ ئەمەد بیستەوە تویانە ئەوەی کە توش بێ ئەمرێ لەبەرەوە ئەبێ دڵنەوەی خەڵک بینەوەکەوە 80 خەڵک پێویستی بە خەستەخانەش نییە پەتاکی سوگەی گرێ و چاکە بێتەوە 120 پێویستی بە خەستخانە بە 115 بە چارەسەر نرێتەوە ماڵەوە 5 لەوانە پێویستی بە داخڵبوونی خەستەخانە بێت لەبەرەوە بە شێوەیەکی گشتی پەتاکە ڕاستە پەتاکە نیشانەکانی لەوانێت تونتر بێت لە ئینفلۆنزایان لە هەڵامەتێکی وەرزی بەڵام لە هەمان کاتدا خۆشبەختانە خەڵکانێکی زۆر باش چاکە بنەوەجی ترس و دڵڕاوکەی نییە لەبەرەوە ئەم بەرنامەیە بەرنمێکی تازە نییە پێشتریش بەکار هاتوو و سەرکەوتوو بووە زۆر باشە کاک دکتۆر کەواتە تەجروبە کراوە لە ماڵەوە نەخۆشەکان چارەسەر بکرێن بە تایبەتەوانەی کە درمین و دووبڵاونە بەڵام بە شێوەیەکی گشتی ئەو نەخۆشانە کامانن کام نەخۆشی با لە ماڵەوە چارەسەر بکەین یعنی ئێستا بە مەسەڵەن بێ بە کەلتورە کەسێ وڵێ وڵا هەچیت بێ لە ماڵەوە خۆت علاجی خۆت کە مەچۆرە نەخۆشخانە بە شێوەیەکی گشتی بۆی بینەرانی توانن سوود لەم ئەزمموی قسەکانی بەسان ئەو نەخۆشیانە کامانن یاخود کام نەخۆر ئێمە لە ماڵەوە خۆمان چارەسەری بۆ بکەین یاخود چاودێری بکەین بەڵێ ئەتوانین بە شێوەیەک تر پرسیارکەین بڵێن ئەم نەخۆشانە کامانن کە ناتوان لە ماڵەوە چارەسەر بکرن یان لە سەرەتا ئەبێ لەژێر چاودێری پزیشکا بن هەم ڕاستێکی هەموو نەخۆشێک ناتوانێت لە ماڵەوە چارەسەر بکرێت و نیشانی تیا دەرکەوت وڵا من کەرەنتینەی ئەەکەم هەفتێکیان 10 ڕۆژە چاکە بێتەوە کۆمەڵە نەخۆشێکمان پێوتێ ڕسک فاکتەر گروپ یعنی ئەم گروپانەی کە مەترسی یان پێشبینی مەترسیەکان و یان ماکەکان و یان توندی نەخۆشەکان لێنی چاوەڕێ ئەکرێت کێن ئەمانەی کە تەمەنیان لەسەر 65 ساڵەوەیە ئەمانەی کێشیان زۆرە قەڵەون ئەمانەی نەخۆشی درێژخانیان هەیە نەخۆشی درێژخانی شەکرە بێ دڵ بێ زەخت بێ شەکرە بێ یان ئەنە حەبێ بەکارێن کە مەناعیان دابەزێ پرنیزۆلۆن هەنە جار هەیە نەخۆشەکە بۆ هەنە نەخۆشی تر بەکارێنێت و لە هەمان کاتدا سوودی هەیە بۆ نەخۆشەکەی بەڵام وەکو لایانی جانبی مەناعی دابەزێنێ ئەمانە پێشبیری ئەگرێکە تووشی پەتاکە بن ماکەکانی تیا دەرکەوت لەوانەی گرفتەکانیان زیاتر تیا دەرکەوێت لەبەرەوە ئەم گروپە نابێت تەنها بڵێ کەرەنتینەی ئەەکەم و لە ماڵەوە و کۆمەڵە ڕێنماییەکە کە بیستومە خواردنە و نازەم خەوج ئەو شلەمەنی و خۆراکی تەندروست و کۆمەڵە شتێکە بۆ یەکەم و تەواو لەبەرەوە ئێمە ئەو گرفتەمان ڕاستەخۆ ڕۆژانە ئەیبینین کەسەکە ئەڵێ من 10 ڕۆژە باوکم لە ماڵەوە بە کەرەنتینە کردووە 7 ساڵە سەرەتا ناڕەحەت بوو ئێستا باشترە بەڵام هەر هێشتان باش نەبووە هاتم بین کەچی ئەیبینی تووشی هەوکردنی سیەکان بووە هەوکردنەکەی مام ناوەندە بەرەوە دواتر لە نیشانەکان باسەکەی باشە دکتۆریان لە چ نیشانەیەکە کە لە ماڵەوە بوو بۆ دۆخی باش بوو تەندروستی باش لە چ نیشانەیەکە پێویستەکە ببرێتە نەخۆشخانە ئەوە بجێ باسەکە بە زمانەی جارە فۆکەس لەسەر ڕسک فاکتەرەکان بکەین ئەمانەی کە گروپانەی کە پێشبینی ئەکرێت ڤایرۆسەکە بە توندی بگرن یا ماکەکانی تیا دەرکەوێت ئەبێت لە سەرەتاوە پەیوەندی بە پزیشکەکە بکات بە سەردانێک بێ لەژێر چاودێری ئەوە بێت لە بەرەوەی لە چاودێریەکان باسەکەین چه ئامرازە بەکارێت بۆ چاودێریکردنی نەخۆش خوار ئەم ئەوە نییە دانیشێ نەخۆشەکە و دامناوە لە ماڵەوە مجموع ئامرازێکی بەکاری بێن نەخۆشەکە و مرافقی نەخۆشەکە لە ماڵەوە بەڵام ئەم ڕسک گروپانە
تۆ پێشببینی چاوەڕێ ئەوە ناکەی وەکو کەسێکی ئاسایی لە ماڵەوە کەرنتینەی کەیت و تەواو ئەبێ ئەمانە پەیوەندیان هەبێ بە پزیشکەوە ئەمە ئەم گروپن ئەجای نەسەر خاڵەکەی جەنابەت ئەم نیشانە چین کاوە پێویستەکە سەردانی پزیشک بکایان ئەو بکات بە شوەیەکی گشتی ئەو کەسێک کەرنتینە ئەکات لە ماڵەوە یان نەخۆشەکەی چاودێریەکات لە ماڵەوە نیشانە گشتیەکان کە هەمووان بیستمانە ئازاری قورگە تایە لەرزە بێهێزیە لەوانێ سوکچوون هەبێنن شتیهای کەم بێ لەوانێ خەوی تێکچێ ئەمانە نیشانەی گشتین لە سەرەتا هەمویان تیا دەرەکەوێت کۆمەڵە چارەسەرێکان ئەتوانن وەری بگرن بۆ ئەوەی نیشانەیەتیان نمێت و ئیسراحەت وەرەگرێت دواتر باسی چارەسەرەکانەکەن بەڵام هەنە نیشانە هەیە پێویستەکە سەردانی پزیشک بە یەکی لەوانە هەناسەتونیە یان تەنگە نەفەسی ئەگەر کەسەکەم نەیتوانێت قسە تەواو کە بەهۆی تەنگە نەفەسیەوە یانی تەنگە نەفەسەکەی گرنگە دووەمی ئەگە کەسێک ڕۆژانە نەیتوانێت هاتوچۆ بکە لەبەر تەنگە نەفەسەکەی تەنگە نەفەسەکەی گرنگە کەسێک لە ئیسراحەتە تەنگە نەفەس بێ ئەو تەنگە نەفەسەکەی گرنگە ینی حاڵەتەکەی سوگ نییە ئەبێ سەردانی پزیشکە دڵنیا بێتە لەوەی کەوە ئەم حاڵە ئەم گرفتەی کە ڕووی یاوە بەهۆی ڤایرۆسەکەەوە شتێکی سووکە یان ئیلتیهابی تیا توش بووە چارەسەر وەرگێت دووهەمیان ئەگەر بێت و نەخۆشەکە حاڵەتێکترمان هەیە پێوترێ level of acuity چست و چالاکی نەخۆشەکە گرنگە نەخۆشەکە بەهۆی بەهۆی ئاراکردن بەهۆی بێهێزی بەهۆی کەم خواردنەوە لەوانە تووشی ماکەکان بێ زەختی دابەزێ وعی تێک بچێ لەبەرەوە بەچینی هەست پێەکان نەخۆشەکە گەر زانی نەخۆشەکە گێژە بێت ئەگە زانی نەخۆشەکە وەکو جاران وریە و چالاک نییە بەردەوام خەواڵەوە بەردەوام ئاگەی لە خۆی نییە و ڕێنە ئاکە وەکو جاران نەماوە بزان ئەمەن حاڵەتەکەی حاڵەتێکی سوک نییە ینی تەنها ئێمە زۆر جار هەیە نەخۆش بەوە غەڵەتەکات ئەڵە دکتۆر ئێستا هەناسەتونی نییە تای نییە بەس بالمقابل تووشی حاڵەتێک پێترێ و شک بوونەوە دیهایدرێشن کەسەکە گێژ بووە وڕ بووە وعی تەواو نییە ئەوەش گرنگە ئەمەش یەکێکە لە ماکەکانی نەخۆشەکە گرنگە لەم حاڵەتەش سەردانی پزیشک بکە نەک چاوەڕێ بکە وەڵام من بیرۆکێکی غەڵەتێ ناو خەڵک ئەڵێ 14 ڕۆژ و تەوا بێ 14 ڕۆژ تەنها بۆ حاڵەتی توشببوونی بە ڤایرۆسەکە بە شێوەیەکی سووک حاڵەتی مامناوەندوتون ناگرێتەوە حاڵەتی مامناوەندوتون بۆی هەیە 4 هەفتە تا 8 هەفتە بخانێت ئەوش پزیشکە بڕیاردە لەژێر چاودێری پزیشکە بێ ئەم مەسلەی 2 هەفتێ تەنها بۆ حاڵەتی سووکە وەکو باسمان کرد ئەو گروپانە نەبێت ئەم گرفتانەی نەبێت ئەتوانین بڵێ زۆر باشە دکتۆر کەواتە ڕێنمایی بەڕێستان بۆ منێک کە لە ماڵەوە مڕافقم چاودێری نەخۆشێکەکەم و ڕێنماییتان بۆ نەخۆشانە کە ئەوەندە وەزعیان باشە سای ڕەنگە تەنها هەڵگری ڤایرۆسەکە بن یا خۆت تۆزێک نیشانەیەکی زۆر کەمیان پێوە دیار بێ ئەو ڕێکارانە چین دەبێ بکرین لە ماوەی کەرنتینە لە ماوەی خۆپارێزی لە ماڵەوە چارەسەر لە ماڵەوە ینی ڕەنگەسە کەسێک بێ وەکو بەڕێزتر ڕەنگە نەزانێ بڵێ هەر لە ماڵەوە مەجوڵێ ینی دڵنیام ئەبێ کۆمەڵێک ڕێسا هەبێ کە بە چاودێری ڕاستە پزیشکی لێنێ وەڵام ئەبێ بە ڕێنمایی پزیشکەکان ئەو چاودێریانە بکرێت بەڵێ ئەم ئامرازانە چین کە نەخۆشەکە ئەم ڕافقی نەخۆشەکە پێویستە بیزانێت لەم فترەی کەرنتینیان لە فترەی توشبوونە یەکەم شت پێوترێت تێلی هێڵث یعنی ئەبێ بەردەوام پەیوەندیەک هەبێ بەلایەنێکی تەندروستیە ئێستا خۆشبەختانە 122 توانیم چەند کۆمەڵە زانیاریکرد باتێ ئەگەر پزیشکێکی بۆ منە ناسیاوەیان لەبەرەوە نەخۆشەکان وا باشە بەردەوام پەیوەندیەکیان لەگەڵ پزیشکە بێ زانیاریان باتێ ئەمە یەکێکە لە خاڵەکان بۆ ئەوەی بەردەوام لە جێر چاودێری پزیشکا بیان لایەنێکی تەندروستیا بێت بۆ هەر کاتێک ماکەکان یان گرفتەکان کە ڕوویات لەوانێ نەخۆشەکە خۆی نەزانێت بۆی پێی بڵێ لەم حاڵەتە پێویستەکە سەردانی خستەخانە بکەیت یان سەردانی پزیشکێکی پسپۆر بکەیت ئەمە یەکێکە لە خاڵەکان دووەم خاڵ مەسەلەی ئیدوکیشنە تۆ لە ماڵەوە دانیشتوی هەر ئەو نیە بڵێ وڵای خۆم و تەواو پاڵەکەم ئەبێ زانێریەکی تەواو و تەندروست دەربارەی نەخۆشەکە بزانیت ئێستا خۆشبەختانە لە ڕێکخراوی تەندروستی جیهانی بەردەوام لە میدیاکان زانیاری بڵاوکرێتەوە نیشانەکانی بزانیت چییە چ کاتێک نیشانەکان جێ مەترسین پێویستە سەردانی پزیشی بکات ئەمە گرنگە ینی بزانێریەکی تەواو تەندروستە بێ لەوانەیە کەسەکە حاڵەتێک هەیە کە ڕوەدە لە سەرەتا نەخۆشەکە هەست بە هەناسەتونیە کات بەڵام هەناسەتونی نیە ینی فیلینگە هەستێکە دروستە بێت بەلای کە هەناسەتونە بەڵام لە ئەسڵە ئەم هەناسەتونی کە جێمەترسی بێت لەوانێت لە سەرەتا ئەم شتەیە ڕووبات 1-2 ڕۆژ دوای چاکە بێتەوە ئەو هەناسەتونی کە باسمان کرد و تەنگە نەفەسێکە جێمەترسیە تەداخلی ژیانیە کات داخلی قسەکردنیە کات لە ئیسراحەتە بۆیەت ئەمانە کە گرنگن لەبەرەوە بێ زانیاری هەبێت بزانێت سەرەتا کۆمەڵە نیشانەیەک لە سەرەتاتیا دروستە بێت کۆکێکی کەمە تایە ئازارە بێهێزیە ئاراقکردنە
تام گۆڕین و بۆن گۆڕینەکەی ئازاری قورگە لە سەرتا چەند نیشانەتی دەرەکەوێت بەڵام لە 4 بۆ 6 ڕۆژ جارێکی تر بۆی هەیە پەتاکە بە شێوەیەکی تر نیشانەکانی تونتر بن تەنگە نەفەسیان کۆکە زۆریان تاکەیە ئەگەر لەم 4 بۆ 8 ڕۆژە شەردی لە هەمویان ڕۆبە بەڵام ئەگەر ڕۆی یا مەلانەیە نەخۆشەکە تونتر بێت ئەبێت سەردانی پزیشکیان چاودێریەکەوێت ئەمە دوو سێهەمیان کەسێک لە خەستەخانە دەرکرا و پزیشک پێی وتۆ بڕاتەوە لە ماڵەوە چارەسەرەکان وەگرێت زۆربەی کاتداوان لێکرێت پەڵس ئۆکسیمتریان هەبێ ڕێژەی ئۆکسجینەکە بۆی ڕێژەی ئۆکسجینی نەخۆشەکە بزانیت لێدانی دڵیشی بزانێت ڕێژەی ئۆکسجین ئەگەر کەسێک زۆر جار هەیە نەخۆشەکە خۆشی کردات بەبێ پزیشک کرد ئەڵێ با ئۆکسجینەکەم هەبێت لە ماڵەوە ڕێژەی ئۆکسجینەکە بزانم نەخۆشەکەم کەی دابەزێ ئەگەر کەسەکە خۆی کڕێت و بێ ڕێنمایە پزیشک لە 194 دابەزی ئەبێ سەردانی پزیشک بکە مەجالیتیانی بەڵام ئەگەر لە ژێر چاودێری پزیشک بێ 192 وەکو ڕێگەی پێدراوە 192 ڕێژەی ئۆکسجینەکە لە 192 بێ دابەزی ئەبێ سەردان یان پەیوەندی بە پزیشکی سپۆرەکە بکات ئەم سێ خاڵە گرنگە نەخۆشەکە هەبێ زائیدەن ئەو چارەسەرانەی کە لەوانەیە لە خاڵێکی ترا باسیکەین کاک دکتۆر هەڵگرێکی ڤایرۆسی کۆن لە ماڵەوە تا چەند مەترسی هەیە بۆ ئەندامانی دیکەی خێزانەکەەوە دەبێت ئەوان چۆن خۆیان بپارێزن لە نەخۆشی ئەو نەخۆشی کە لە ماڵەوە هەیە هەڵگری ڤایرۆسەکە ئەگەر نیشانەی تیا بێت جیاوازە لەگەڵەوەی کە نیشانەی نەبێت ئەگەر نیشانەی نەبوو 7 ڕۆژ کافیە بۆ ئەوەی کەوە ڤایرۆسەکە چالاک نەبێت لە لەشی نەیگوازێتەوە نەک چالاک نەبێت نەیگوازێتەوە بۆ دەوروبەر زائیدەن 3 ڕۆژیش دائنێن وەکو احتیاط یعنی 10 ڕۆژ کافیە لە یەکەم ڕۆژی پشکنینەکە کەوتیان ڤایرۆسەکەی هەیە و نیشانەی لە ڕۆژی وەرگرتنی سمپڵەکە لێوە لە ڕۆژی سامپڵەکە کەوتیان پۆزتیڤە 7 ڕۆژ حسابەکەیت زائیدەن 3 ڕۆژ ترەخەیت سەرن 10 ڕۆژ ئەگەر بێت و نیشانەی تیا دەردەکەوت بەڵام ئەگەر نیشانەی تیا دەرکەوت 10 ڕۆژ حسابەکەیت 10 ڕۆژ لای سەر دەرکەوتنی نیشانەکە و زائیدەن 3 ڕۆژتر یانی 13 ڕۆژ حسابەکرێت ئەم 13 ئەمە لە حاڵەتێکە ئەگەر بێت و پەتاکە زۆر بڵاو بێتەوە و مەجال لە پشکنین نەبێ ئەتوانێت ئەمە هەردا بنێت وەکو شتێکەکە بۆ خۆی حسابی بۆ بکە ئەگەر ناگەر بتوانانی سەردامکە ئەتوانێت ئێستا لەم 13 ڕۆژەیە دکتۆریان بورم لە چ کاتێکدا لە ڕۆژی چەنەما دۆخی بەرەو خراپوو دەچێت وە وردە و دەبەرەوە چاکبوونەوەش دەچێت ئەگەر پەتاکە بە سووکی بیگرێت سەرەتا نیشانەکان تیا دەرەکەوێت دواتر کەمە بێتەوە لە 4 بۆ 8 ئەمانە توێژنەی لەسەر کراوە لە 4 بۆ 8 بۆی هەیە جارێکی تر نیشانەکان زیاب بکەنەوە شەرتیژنی هەمووی ڕووبە لە دوای ئەمەوە بەرەو کەمبوونەوە و ناوچوو نەچێت ینی کەمە بێتەوە ئەما گەر بێت و پەتاکە بە سووکی گرتبێتی 14 ڕۆژ کافی بۆ نەمانی کۆرسی ڤایرۆسەکە بەڵام ئەمە بۆ حاڵەتێکی نابێ مامناوەند و تون بێت ئەو دەرمانانە چین ئێستا لە ماڵەوە بەکاردێنرێت کە پیسە نەخۆشێک بەکاری بێنێت و بیخۆ بۆی چارەسەر وەربگرێتەوە وای ئەمە لەبەرەوەی ڤایرۆسیە خۆی نەخۆشەکەم چەند خاڵێک گرینگە بۆ هەموو نەخۆشەکان بۆ ئەوی کە بە سووکی گرتووتی مامناوەندیان توندا لە حاڵەتەکەی یەکەم شت پێوترێ سیمپتۆماتیک تریتمنت تۆ نیشانەکانی چارەسەرەکەیت یعنی ئەر نیشانێکتیا دەرکەوت چارەسەریەکەیت گرنگترین شت ئەوەی ئیسراحەتی تەواو بکات کەسەکە ناکرێ نیشانەکانی تیابێ و بەردەوام بێ لە ئیشکردن ناکرێت نیشانەی تیابێ بەردەوام بێ لە جوڵە ئەبێ ئیسراحەتی تەواو بکە یەکێکە لە ئیسراحەت لەبەرەوە لە ئیسراحەت بەرگری لەش زیا ئەکات دووەمیان ئەبێ خەوێکی ڕێکی هەبێ خەوەکەی هەم ڕێک بێ هەم قوڵ بێ لەبەرەوەی خەوی تەندروست بریتێ نیە لە خەوی پچر پچر بریتێ لە خەوێکە لە ئیسراحەتە ینی دوور بێ لە هەموو کاریارە دەرەکیەکان ئەمەش بە خەوی تەندروست بەرگری لەش بەقوەتە بە سێهەمیان حاڵەتی شلەمەنی تەندروست یعنی ئەو کەسانێک کە تووشی پەتاکە بەهۆی ئاڕاکردن بەهۆی تاوە یان بەهۆی ئیشتیهایان کەمە بێتەوە لەوانەیە خواردنێکی باش نەتوانن بخۆن لەبەرەوە گرنگە شلەمەنیەکی تەواو بخۆن داواکرێت 12 پەردا بخۆن 3 لتر بەلایانی کەمەوە ئەگەر بۆ منە نەیتوانێت ئاوەکە خودی خۆی بخوا ئەتوانێت بەدیلەکانی بخوا ئەو میوانەی کە ئاویان زۆرتیا وەکو کاڵەکە شووتیە خارە ترۆزیە ئەمانە ئاوێکی زۆریان تیا بە شەرتێکە کەسەکە شەکرەی نەبێ گە شەکرەی هەبوو کاڵەکە شووتێکە ئەبێ واز لێ بن لەبەر شەکرەی زۆرتیا ئەبێ ئەو بڵێن خارە ترۆزیەکە بەکاربێنێت سێهەمیان نیوتریشن ینی خواردنێکی تەندروست بخوا لەم فترەیە خواردنە تەندروستەکان چین بە شێوەیەکی گشتی ئێمە لە حاڵەتی ڤایرۆس پشتەبەستین بە ئەنتی ئۆکسیدانت ئەمانەی کە دژی ئۆکسیدەن کە بەرگری لەش زیاکەن کۆمەڵە ڤیتامینێک و کۆمەڵە کانزاییەکەن لە لەشا وەکو زینکە سلینیۆمە
ڤایتامین ئەیە، ڤایتامین دیە، ڤایتامین سیە، ڤایتامین ئیە یان ئۆمیگا 3 ئەمانە هەموو لە هێڵی بەرگرینە لە ئەگەر بە حەبیش بخورێکە ئەچا باسێواکەین بە شێوەیەکی تەندروست لە چیە هەن لە هەمە چەشنی خواردنەکان ینی بخواردنەکان هەمە چەشن تەنها خاڵێک نەی بەس لیمۆ ئەو خۆم نازانم چی ئەخۆم سەوزەڵات بەشی خۆیتە میوە بەشی خۆیتە بەتابەتی لیمۆ پرتەقاڵ خواردنەکانی تر بۆم نە پاقلەمەنیەکان بەشی خۆیتە چەرەزاتەکان گوێز و بایان بەشی خۆیتە گۆشتی سوور ماسی مریشک بەشی خۆیتە لە شیرەمەنیەکان بەشی خۆیتە لەبەرەوە ئەبێ خواردنەکانی تەندروست بێ بەس خواردنی چاوری داواکرێ نەخورێت لەبەرچی چاوری ئاتان قورسایی لەسەر لەش دروستەکە ئەبێتە هۆی هیلاکبوونی کردداری بەرگری لەش لەبەرەوە چاوریەکان خۆیان پارێز بەڵام خواردنەکانی تر هەمە چەش نەبێ هەمووی ئەخوات هەمووی بەکارێنێت بە شەرتێک گەرە خۆشتری نەبێنێتە هۆی هۆکار بۆ زائیدە لەبەرەوەی خۆ پەتاکە بڵاوە تۆ پێشتر پشکنی خۆ نەکردو ئایا بەرگری لەشە چۆنە ئەم ڤیتامینە لە شێوەیەکی تەندروستانە لەبەرەوە داوا ئەکرێت ڤیتامینەکان بە شێوەیە حەبیش وەگرن بۆ منە ڤیتامین سی ئەگەر تووشی ڤایرۆسەکانە 500 میلیگرام توان ڕۆژانە جارێک بخۆیت ئەگەر تووشی ڤایرۆسەکە بێ 500 ئەنی هزار بخۆیت ئەتوانی زیایکە بەگوێری حاڵەتەکە لەژێر چاودێری پزیشک زینکەکە 50 میلیگرام ڕۆژی یەک جار بەکارێنی ئەگەر بێت و توش نەبووی بەڵام بەرکەوتت هەیە خۆ مەناعەت باش بێ ئەگەر تووشی ڤایرۆسەکە بێت ڕۆژی دوو جارەی خۆیت ڤیتامین دیەکە لە 1000 بۆ 5000 ئەتوانرێت بخۆرێت ڕۆژانە ئەگە تووشی بووی وا باشە 5000 بەکار بێنرێت ئەگە تووشی نەبی لە 1000 ئەتوانی بەکاری 1000 بۆ 2000 ئەتوانین ڕۆژانە بەکارم بێجگەلەوە وەکو باسمان کرد سیلینی و مادەکانی تر لە خواردنی تەندروستە هەن بۆ مەسلەی ئازار یان بۆ مەسلەی تا یان بێهێز توانی پاراستۆل بەکاربن پاراستۆل هەزاری ڕۆژی دوو جار ئەتوانی بۆ هەموو کەسە بەکاربن هیچ گرفتێکی نیە تاوانەی کە نەخۆشی جگەریشیان هەیە لە شێوەیەکی بێدەنگی و بەرداوامان نەتوانێت تا 2000 گرفتیان بە دروست ناکە ئەگەڵ هیچ نەخۆشتریان نەبتوانێت 3000 بەکاربێنێت لە ڕۆژێکە بۆی یارمەتی بە ئیسراحەت بکە یارمەتی بە تای نەبێ ئارەق نەکە ئەمانە گرنگن ئەگەر بێت و نەخۆشەکە تووشی کۆکە بێت چی بکە دوو کەسەنیان کەسەکە سەرەتا تووشی کۆکە بێت یانەوەتە لە چاک بۆ تۆ نادرێتەوە ماڵەوە بەشی ڕێنمە سەرەتایەکان چین بۆ منە ئاو گەرمەکە هەڵمەکەی هەڵمژێت بۆی بەردام هەست بە فێنکی بکە هەست بە وشکی نەکات ئەتوانێت کۆمەڵە شروبێکەن لە بازارە هەن بۆ کۆکە بەکارن ئەوانش بەکاربێنێت ئەگەر کۆکەکەی وشک بوو ئەگەر کۆکەی تەڕ بوو بەڵغەمی لەگەڵا بوو دوو ڕێگە هەیە توانێت لەسەر دەم پاڵکەوێت کە پێترێت سێلف پرۆنینگ مش ڕێگەکە بە شەرتێک نەبێت هۆی تەنگە نەفەسێگە کەسەکە نەخۆشی دڵی هەبێ یان گرفتی قەڵەوی هەبێ هەندێک گرفتری هەبێ ئەگەر لەسەر دەم پاڵکەوت تەنگە نەفەسێکی زیای کرد ئەوە ئەم ڕێگە چارەسەر نێ بۆ ئەو بەس بە شوەیەکی گشتی لەسەر دەم پاڵکەوتن ڕێگەیەکە بۆ ئەوەی سیەکانی هەوا گۆڕکەی تیان خۆش بێت هەروەها ئەتوانێت ئەو کەسێک کە مرافقی نەخۆشە بەم شێوە لە پشتی نەخۆش بعد لەسەرەوە بە خوارەوە 10 دقیق اینجا دواتر داوای لێ بکە بکۆکێ بۆ ئەو بەڵغەمی لە کۆ بۆتەوە فڕێی بات بێژگەلەوەی کار ڕۆژانە بەیانیان ئێواران هەناسی قوڵ هەڵەمژێ و ئەیاتەوە ئەگەر بن ئەوەی بۆ نەکراتوانی میزەڵانی بۆ بێنیت بۆی ئەم وەکو چارەسەرێکی سروشتیە بۆ سیەکانی تەندروست بێت ئەمە بێجگە لە ئەم ڕێنمانە گشتین بێجگەلەوە کە ڕۆژان داوا ئەکرێت 20 دقیقە خۆر بەر کەسەکە بکەوێت بۆی لەبەرەوەی خۆر هەم دەرکەوتووە پێشتر نەکە لەم ڤایرۆسە دەرکەوتووە مەسەلەی حەساسیەت بە نەخۆشیەکان و بە ڤایرۆس کەمەکاتەوە بێجگەلەوە سەرچاوێکی سەرەکی 7 ڤیتامین دی لە ڕێگەی خۆرەوەیە بۆم لە دەی بەیان تا سێ دوانی ئەوڕۆتوانێت 20 دقیقە خۆری بەرکەوێت هەروەها داوا ئەکرێت بۆم نەغەڵغەی ئاو خوێ بکرێت بۆ دەم لەبەرەوەی ئەم ڤایرۆسە بەڵام لە کاتی چالاکبوونی ڤایرۆسەکە بە ئاسانی تووشی هاوکردنی بەکتریا بێت لەوانی بەهۆی هاوکردنی بەکتریاکەەوە زۆر ناڕەحەتتر بێ وەک لە ڤایرۆسەکە لەبەرەوە بەردەوام بۆ ئەوی ناودەمی پاک بێت و دوور بێت لە التهاباتی بەکتریا بەردەوام بەیانی ئێوارە دوو جار خێوا بەکار بێنێت غەرغەرەی پێ بکات و بەرگری لەشی تەندروست بێت و خاڵێکی تر ئاخر خاڵ بێمیز باسی کەم مەسەلەی سترێس مەسەلەی قەلەقی خاڵێکی زۆر گرنگە زۆر جار نەخۆش ئێمالێکە ئەڵێ چارەسەرم مەگرتووە خواردنە خۆم باشم عیبم نییە تەواو کەچی ئەبینیت بەمنە بەردەوامە لە سوشەل ئەکتیڤیتی بەردەوامە لە تەلەفۆن بەردەوامە لە جمجۆڵ بەردەوامە سەری ئەخبارەکان سەری ئەمەکە سەری کە ئەنەما تۆ ئەمڕۆکە دوو هەفتە یان هەفتێکە چووی بۆ دورگێک و دووری لە دەور و بەر هەواڵی میکە سەر هەواڵێکەوە دڵە ڕاوکێت بە دروستەکە ئەو کەسان لە دەوربن باسی گرفتی ماڵی بۆ مەکەن وەڵام مناڵەکەمان کەوت پارە نەما ئەوە نەما چی بکەین لەم هەفتێ نە
ئەبێ بەرگری لەشی زیاکەین دەرونیشی تاچەند بێز بێ دەرونی دەرکەوتو ینی لە حاڵەتی سترێس و قەلق کۆمەڵە هۆرمۆنێک دەردرێن ئەبێنە هۆی لاوازبوونی بەرگری ئەبێتە هۆی ئەوەی کەسەکە بە ئاسانی تووشی ماکەکانی بەرگری لەشی دابەزێت کە کۆرتیزۆڵ و ئەدریناڵین و کۆمەڵە هۆرمۆنە دەردرێن کە بەرگری لە شتێکەدەن لەبەرەوە گرینگە حاڵەتی سترێس زۆر گرینگە کەسەکە لە مۆبایل دابڕێ لە تەلەفۆن دابڕێ لە هەواڵی ناخۆش دابڕێ دەوروبەری دایبڕێن لە هەواڵی ناخۆش بەردەوام دڵناوی بێن بڵە وەڵا کاکە 180 خەڵکات باشە بێ ئەمە یەکێ لە دڵخۆشیەکان 2 بۆ 3یان پێویستەکە لە خەستەخانن و چارەسەر وەرەگرن سێهەمیان بۆ منە ئێمە لقاحی دژی بڵێن سیل ماوەگرتووە کە جۆرێکە لە جۆرەکانی بەرگری خۆشبەختەن تا ئێستا ڕێژەی مردن زۆر کەمە تۆ گەنجی تۆ پێشتر بە هێزبی ئێراد بە ئاسانی بەردام ئەو ئیعازانە ئەو پەیامە بەردەوام بگەینن بە نەخۆش بەرامە ئەوە بزانم لێرەیە کە باسیەوت کرد یعنی هەڵگرێکی ڤایرۆسی کۆرۆنا یاخود توشببوویەک ئەمە زۆر گرنگە کە بزانێت دەسا هەشتای ئەوانەی کە هەڵگرین ڤایرۆسن نەترسن چاکە بنەوە ینی هیچ کێشەیان بەدڵنێوی زۆر باشە کەواتەکە دکتۆر ئێستا پرسیارەکێتە ئاراوە ئەوانەی لە ماڵەوەن هیچ نیشانەیەکیان نیە بەڵام ئاگە بە عشوایی فاسیان بۆ کرابێ یاخود بەرکەوتنیان لەگەڵ کەسێکی ترە بوو بێ و گومان بکرێ هەڵگری ڤایرۆسەکەن یاخود وەکو باسمان کرد نیشانەیەکی زۆر سادەی بەسییتیانەیە لەگ ماڵەوە کرێ بە پێ ڕێنمایی پزیشکەکان چارەسەر وەرگرن تەمە لە کۆتایی هەروێ پزیشک بڕیاردە ئەمانە چاک بوونەوە یا چاک نەبوون ئێستا و پرسیارە دووسێک دوو برادریژانی کاتینە پێشبەنەوەتی ئەوە زانیمان نەخۆشین بەس چۆن زانین چاک بووینەتەوە یعنی بەدەر لەو ڕۆژانەی باست کرد بۆوانی دەڕۆژ بوون منە هیچ کەسێک نیشانی نەبێ یعنی چ ڕێگایەکی تر هەیە بەدەر لە فەحسێک یا شتێک حاڵەتیەک نەخۆشێک لە ماڵەوە بزانێ ئیتر چاک بێتەوە بەنسبەت ئەوانەی کە لە ماڵەوە چارەسەر وەرگرن حاڵەتەکان بە شێوەیەکی مایاڵ بە سووکی گرتووە ئەمانە بە نەمانی نیشانەکان مانەی چاک بوونەوە بەڵام کە ئەوەی کە ڕێخ بڵەن زانیاریەکان زیاتر تەختی لەسەرەکەن زیاتر لەسەر تا کۆکە هەناسەتونی زیاتر تاکی دەکەنەوە ئەم سێ خەڵە زۆر گرنگە ئەگەر بێت و یان هەناسەتونی نەبێ یان هەناسەتونێکی زۆر کەمی هەبێت تەسیل لە چالاکی ڕۆژانی نەکات تەسیل لە قسەکردن و هەم شتێکی نەکات لە خەوی نەکات ئەومانەیە نیشانەکانی چاکبوونەوە تۆ بە شەرتێک کاتەکەی تێپەڕەوەکو باسمان کرد ئەگەر بە سوکی گرت بێ 13 ڕۆژ لە سەرەتا نیشانەکەەوە ئەگەر هەڵگری بەس نیشان تیادەکەنەوە هیچ بەڵام ئەوانەی کە ئەمنێتەوە لە خەستەخانە داخڵن لە خەستەخانە کە چارەسەر وەرەگرن دیسان هەناسەتونی پێوەرێکە ڕێژەی ئۆکسسیژن پێوەرێکە ئایا هەناسەتونی لەگەڵە لە هەیە لەگەڵی نییە هەیە زۆر کەمە و زائدەن ڕێژەی ئۆکسسیژنی بەرز بۆتەوە ئەگەر کۆمەڵەت پارامیتەر شتی ترمان هەیە ئامرێستەرمان هەیە بەکاریت بۆ چالاکی ڤایرۆسەکە ئەگەر بێت ئەمانە هەموو لە دابەزی نابن هەموو لە باشبوو نابن ئەتوانین بڕیار دەین کە ئەم نەخۆشە پێویستی بە خەستخانە نیە و بەرەو چاکبوونەوە ڕۆیشتووە بەڵام گرفتەکە لە چی دروستە بێ گرفتەکان لە سوکەکان دروست نابێت سوکان هەر نەمای نیشانەکان یان هەناسەتونی و کۆکە و تاکەی نەماوە توانین بڕێدن چاک بۆتەوە ئیتر ئایا ئەوێ تەواو بڕیاردە ئایا ڤایرۆس چی بڵێن چاک بۆ تۆ مەناعی دروست کردەوە توانین سەردانی یەکێک لە خەستەخانەکان کە لە ئێستا ڕاپتێسیان بۆکەن بۆ IgM و IgG بەڵام ئەمێنێتە ئەمانەی کە مامناوند و توندن پێویستیان بە چاودێری هەبوو لە خەستەخانە دواترێن دێتە ماڵەوە ئەمەیان ڕاستەکەی بڕیاردانی چاکبوونەوە ئەبێت لەژێر چاودێری پزیشکەکە بێت لەبەرەوەی وەکو باسمان کرد ئەگەر مامناوند بۆ تون بێ حاڵەتەکە بۆی هێتا 6 هەفتە بخانێ دەرکەوتەوە هەیە بۆ 8 هەفتە پرسیارەکە لەوە دروستە بێت هەنێک کەسێ نیشانەی تایە و کەچی ئەڵەن چاک بووتەوە ئەوە گرفتی بۆ دروستەکە مەسەلەی بێهێزی مەسەلەی ئاراخردن ئەبینێ هەر نەگەڕاوەتەوە باری ئاسایی خۆی ئەم حاڵەتە ینی تازە نییە لە خەڵکانێکی زۆر ڕوادا لە جیهانە مەسەلەی بێهێزی و بێتاقەتی ئەمەیان ئەگەر بێت و پشکینەکانی نۆرمال بوون و لەژێر چادرەتی هیچ عیبن نەما بۆی هەیە ئەم ناڕەحەتێت بمێنێت تا 2 هەفتێک ئەنجە بەتاڵی جار هەیە 6 هەفتێش ئەخانێ ڕاستەکەی بەس مانەی ئەوە نییە بە هەڵگری ڤایرۆسەکەیە زۆر باشە کاتمان هیچ نەما تەنامێ بە ئاو بەنا خەبەرێکی دڵخۆشکەرمان بێتی ئەوانەی تووشی کۆڤید-19 دەبن و چاک دەبنەوە ئەگەری توشببوونەوەیان زۆر کەمترەوەتە توژە بنەوە یان نابنەوە وڵاهی لە جیهانە بەردام راپۆل لەسەرەوە ئەکرێت تووشە بنەوە بەس توشببوونەکان زۆر کەمن بە شێوەیەکی گشتی لە ئێستا چەند کەسانێکن لە کوردستانش ڕیکۆرد کرا بەڵام کەسەکان زۆر کەمن بە شێوەیەکی گشتی ئەوەی چاکە بێتەوە بە شێوەیەکی گشتی مەناعی باشە بەڵام ئێمە ئێستا لە ئاوت برێکن لە بڵاوبوونەوەی پەتاکەن خۆپارێزەکە هەر پێویستە
و ئێستا حالە شکر شەپۆڵەکە هێور بۆتەوە تەنها گرفتمان من سەرڕای ئەوەی کا شەپۆڵەکە هێور بۆتەوە بەڵام خستخانەکان هەر پڕن هۆکارەکەشی ئەوەیە ئەم کەسانی کە گروپی مەترسیدارن ئیهمال کراون تا حاڵەتەکەیان تند بۆیان مام ناوت بۆ هەر لە خستخانەکان بانێتەوە هیوادار ئینشاڵڵ ئەمانی چاوبوونەوە بگەڕێنەوە زۆر سپاس بۆ دکتۆر سوارعەلی سپاس کامیوانی بەرنامەکەمان زۆر سپاس بایوەش وڵە براری عزیز هاوکامان سامان فەتاح راپۆرتێکی بۆ ئامادە کردوین دیارە وەرزی پێگەیشتنی هەنجیرە با بزانین چی بۆ حازر کردین زیاتر لە 50 ساڵا خەریکی باغداریە 4 جۆرەنجیری لە باخەکەیدا بەرەمێناوە مام عەبدوڵڵا دەڵێت ئێستا وەرزی پێگەیشتنی هەنجیرە و تاکو یەک مانگی دیکە هەنجیر خواستی زۆری لەسەر دەبێت جۆرەکانی هەنجیرمان بۆ باز دەکات خۆی لە 15 هەنجیرتر وردەوردە دەست پێگات بۆ 27 هەنجیرتر گەرمەیەتی تا 25 بۆ 30 هەنجیرتر گەرمەیەتی تا نهایەتی مانگی 8 ئەتر کۆتایی پێیە هەنجیری هینمان هەیە شاهەنجیرمان هەیە و زەردە هەنجیرمان هەیە هەنجیرە ڕەشە هەیە و ئەنجا هەنجیری زەردیش هەیە هەر وردەویش پێڵێن هەنجیرە ڕەشە و هەنجیرە زەردە وڵا خۆی هەنجیر کاتی خۆی هەر لەم منتەقەی زەڵم و ئەوانە هەنجیر هەبوو تر لە هیچ شوێنە هەنجیر نەبوو هەنجیر ئەم هەنجیرە زەردە زۆر تامی خۆشە ئەنجا شاهەنجیرە هەر هەنجیرێک و بە گوێرەی خۆی تامی هەیە یعنی زۆر بە لەزەتن بەیسە نەخۆشیەک پێیا بوو ئەم نەخۆشی هەنجیری کوشتووە لەم منتەقەیەمە وەڵای سام من لە مناڵیمەوە تا ئیسا هەر خەریکم ئەرە وەڵا لە مناڵیمەوە تا ئیسا هەر خەریکی هەنجیر و باخەوانی ئەوانم هەنجیری ئەورامان و ئەحمەداوە و زەڵم بەناوبانگە خەڵک بە تایبەت لە شارەکانی دیکەوە دێت هەواڵی هەنجیرە زەردە یان شاهەنجیر دەپرسێت هەنجیر لە ناو بازار و لای دوکاندارەکانیش کەم دەمێنێتەوە لە ماوەیەکی کەمدا دەفرۆشرێت دوکاندارەکان ڕاستەوخۆ لەلایەن باغدارەکانەوە هەنجیریان بۆ ڕەوانە دەکرێت و ئەوانیش دەیفرۆشن هەنجیری زەردە بە زۆری بازاڕی هەنجیری زەردە خەڵکێکی زۆر ڕوومان تێکا بەس لەبەر خاتری هەنجیر خەڵک لە سلێمانیەوە لە هەولێر و لەم لەولاوە ڕوەکەن ئەم منتێقا بۆ هەنجیر جەماوەرێکی زۆری هەیە نییە کاتیە خواردنێکی کاتیە خەڵک زۆر حەزی لێتی تایبە خەڵکێ بۆ ئێرە بەس بۆ هەنجیر کڕین ئێمە خۆمان باخەوانمان هەیە ئاوا 5-6 مشتری خۆمان هەمانە باخەوان بەس بۆ خۆمانەی هێنێت و ئێمە لێرە لیان وەرەگرێت هەنجیرەکەژی زەڵمە زۆر بەناوبانگە هەنجیری زەڵم هەچ کەس یەک جا لێ بخواتێ ئەزانێ ئێتەوە بۆ هەنجیرەکە زۆر بەتامە هەنجیری ئێرە ئەم جارە هەنجیری تازەیشە بەیانی لێکرێتەوە بە تازەیەتە بازارڕەوە خەڵکێکی ژێت خەڵکی دەرەوە تایبەست بەو هەنجیر جاری وای ژێ خەڵگێ لێرە نان و هەنجیرە خوا لە سلێمانی ئەوکتێت ئێرە نان و هەنجیرە خوا هەنجیر میوەیەکی ئاوینەیە و بە هەموو جۆرەکانیەوە لەم وەرزەدا پێدەگات وێ ڕای سوودە تەندروستیەکانی تام و چێژێکی جیاوازی هەیە بە تایبەت زەردە هەنجیر کە خەڵک زیاتر ئەو جۆرە هەنجیرە دەخوات سامان فەتاح تایبەت بە بەرنامەی پەیامی ڕۆژ ناحێ خورماڵ وڵێ بینەرانی عزیز لەم تۆرێماندا باز لە هەڵگرتنی دانێوەڵە لە سلێمانی دەکەین کە زانین باچ ڕێگای هەڵدەگیرەوە تا چەند ئێستا دانێوەڵە لە شاری سلێمانی لە سایلۆکاندا هەیەوە و بەردەوامن لە وەرگرتنیوە چۆن هاوکاری جوتیاران دەکرێت لە وەرگرتنی دانێوەڵە شاری سلێمانی بۆ قسەکردن لەسەرم بابەتی میوانێکمان لە ئەستۆدیۆ ئامادەی زۆر بەڕێز کاک محەممەد حەسەن بەڕێبەری بازرگانی دانەوەڵی سلێمانی کاک محەممەد زۆر بەخێر بێت سپاس کەمیوانی بەرنامەکەمان بووین سپاس بۆ بەڕستان سپاس بۆ کاک محەممەد قۆناغەکانی وەرگرتنی دانێوەڵە بۆ بنیانی بەڕێز زۆر بەخێر قۆناغەکانی وەرگرتنی دانێوەڵە چۆنی دەکرێت وە بە شێوازێک دانێوەڵە لە جوتیاران وەردەگرن لە ڕاستیدا ئێمە ساڵانە بەپێی ئەو ناوانەی کل بەغداد دەگەڕێتەوە کۆمپانیای گەشتی بازرگانی دانێوەڵی بەغداد
لە ڕێگەی سیدیەکەەوە ناوەکانی هەمووی تایە ئەو ناوانەی کە پێشتر لەلایەن کشتتوکاڵی سلێمانێنرا بۆ وەزاری کشتتوکاڵی هەرێم ئەوش ڕاوانەی کردو بۆ وەزارەتی کشتتوکاڵی فیدراڵی لەوێشەوە وەزارەتی تیجارە هەنێک بۆ وەزارەتی بازرگانی عێراق دوای تاوتوێکردنی ناوەکان و گەڕانەوەی ناوەکان لە شەوەی سیدیە ئێمە بپەی ئەو ناوانە کار دەکەین هەر کەسێک ناوی لە سیدیەکە هەبێ گەرمی ئەو وەرەگرن بەڵێ ناوەکەی بێ هەبێت و بڕەکەشی دیاری کراوە یعنی بۆ نمونە من ئەمە لە فەم کەی بۆ دروستکراوە ساڵی پار بەڵێ ئەو کشتتوکاڵێکە ساڵانە کشتتوکاڵێکات ساڵانە کشتتوکاڵێکە بەڵێ بەشێکی گشتین ساڵانە یاخود ئەم ساڵ گەنم داهاتی گەنم یاخود بەرهەمی گەنم زۆر بوو هیچ جوتیاران لە پارێزگای سلێمانی لە ڕاستیدا گەنمەکە زۆرە بەڵام ئەو بڕێ کە دیاری کراوە بژیرێ لە چاو ئەو بڕێگەنمەیە کەمەکە جوتیارەکان بەرهەمان هێناوە واتە بۆی باشتریش لە باوەتەکە تێگەم بۆ نمونە من جوتیارم بۆ نمونە 10 تان گەنمە بەرهەمێنراوە بەڵام لە وەزارەت 5 تەن بۆ من نووسرا وەریگرم یعنی 5 تەنەکەیترم لێ وەرناگرن بەڵێ بۆ نمونە زانین چۆنە ئێمە ئەو ناوانێکی بۆ ئێمە گەڕاوەتەوە بۆ نمونە لە دۆنمێکە نووسراون 6 کیلۆ بۆ سنووری سلێمانی کە لێوەگرین هەڵابژە بڕێک زیاترە کەلاریش بە هەمان شێوە بەڵام لە سنووری سلێمانیە ئەم ناوچانی دەوروپشتی سلێمانی 6 کیلۆیە بۆ دۆنمێک ئەو بڕش کەمە ئەو بڕش کەمە جاری وایە سێ هێندە جوتیارەکە گەنی بەرهەمێناوە لە دۆنمەکە بەڵام ئێمە چی بکەین ینی ئەو بڕێ بۆ دیاری کراوە هەر ئەوەنەیە لەبەرەوە تەمان بڕێکی کەم گەنم تەسلیمەکە بە سایلەکان و بڕێکی زۆری ئەمێنێتەوە ئەویش لەوایە ئازادە لە بازاڕە بیفرۆشێتەوە بەو شوێنانەی کە ئەڕوا بۆ سایلەکان تری عێراق چونکە ئەو بڕێک کە ئێمە موقعیت کراوە هەرێم بڕەکەی دیاری کراوە ئێمە بۆ سنووری هەموو هەرێم بۆ هەموو هەرێم 390,000 بۆ سنووری پارێزگای سلێمانی بە هەردوو ئیدارە و پارێزگای هەڵەبجەشەوە 165,000 تەنە ئەو بڕەش زۆر کەمە بەڵام بۆ پارێزگایەکانی یەژێر دەستی حکوومەتی فیدراڵی بۆ ئەوان فریە چەند بیانەوەی گەنمیان هەیە وەریئەگرن زۆر باشکە محەممەد ئەو ئامرازانی کە دانەوەڵی پێوەردەگرن وەکو پێویست لە بەردەستانە هیچ کێش و گرفتێک نییە کە بتوانێت جوتیارە بتوان دانەوەڵەکە بۆ ئێوە بن وەری بگرن ئێمە سایلۆمان هەیە بۆ بنکەشمان هەیە 4 سایلۆمان هەیە سایلۆی پیرەمەگرونمان هەیە کە توانای هەڵگرتنی 80,000 تۆن گەمی هەیە هەر یەکە لە سایلۆکانی چەماڵ و ڕانێستی سادق توانای هەڵگرتنی 40,000 تۆن گەرمیان هەیە کۆی گشتی سایلۆکان هەتا 200,000 تۆن و لە هەمان کادا لە کەلار ئیدارەی گەرمیان بنکەمان هەیە لەوێش بە ناکرە ئەتوانین گەرمیتی هەڵبگرین 5 بۆ 40,000 تۆن لە ناوچەی دەرەشیش لە پارێزگای هەڵەبجەش بنکەمان هەیە ئەوش نزیکەی 30,000 تۆن گەرم ئەتوانێت وەربگرێت بەڵام ئەو بڕێک کە بۆ ئێمە دیاری کراوە لە توانای لەو توانای ئێمە کەم ینی لە ئەو توانای کەم هەمانە نزیکەی 270,000 تەنە ئەو بڕێ بێمە دیاری کراوە 165 لەوە زیاتر توانێتانێ بەڵێ توانایمە زیاترە لەوەی کە بۆمان دیاری کراوە کەواتە بۆ ئەم گرفتە دروست ینی بۆچی هاوڵاتێکی خەڵکی بەسرە جوتیارێکی خەڵکی بڵێن پارێزگایەکی تری عێراق ئەگەر چەند تەن گەنمی هەبێ حکوومەت و لێ وەردەگرێتەوە پارەیەداتێ بەڵام لە هەرێمی کوردستان بۆن لە دۆنمێکنەوە 6 کیلۆ گەنم وەرەگرنەوە ئەوەی ترێمێنێتەوە حکوومەتی هەرێم هیچ ناکا بۆ ئەم جوتیارانە ینی هیچ بەدەمەوە هاتوونێک ئیشێک لەسەر ئەرکی خۆی وەرگیرێتەوە بینێرێتە دەرەوە بیکڕە تیجارەتی پێوە بکە وابزان پێشتر وزارەتی کشتتوکاڵ بەرنامەیەکیان هەبوو بۆ ئەوەی ئەم گەنمێک کە ئەمێنێتەوە لە ڕێگەی کەری تایبەتەوە وەربگیرێت و لیان بکردرێتەوە پس بەهۆی ئەم کێشەی پارەوە ئەم کێشەی کۆرۆناوە بەڕاستی نەخۆشی بەرەسی کۆرۆنا وابزانم ئەو کێشەی ئەو بابەتە دواخراوە ئەم ساڵ کاری پێ نەکات ئەو بەڕاستی لای خۆیانتر نازانم بۆ ساڵی داهاتوو کاری لەسەر ئەەکەن یاننا کام محەممەد ڕێژەی زۆری دانێوەڵەت جیازی هەیە لەگەڵ ساڵی پاریاخ و ساڵانی ڕابردوم ساڵ بەڵێ ئێمە ساڵانە ئەو بڕێک هەمانە خراپ نییە باشە ینی ئەگەر ئێمە وەریگرین زۆرە سا و تەخمینێکە کە دوایانە بۆ منە لە پارێزگای سلێمانی نزیکەی لەسەر 800,000 تەن گەرمەوەیە
کاک محەممەد ئەو پرۆسی وەرگرتنە هاوڵاتیەک دێتە لایە و ناوی لە لیستەکەیەوە هەیە و بۆ نمونە چەندتەنێک گەرمی بۆ دیاریکراوە ئێ لێ وەردەگرن گەرمەکان لە سایلەکانی خۆتان دەمێنێتەوە یا دێنێنە بەغداد یاخود ئەو ئاڵوگۆڕە چۆن چۆنیە ئەو گەرمانە لای ئێمە ئەمێنێتەوە ئێمە ئەو گەرمی کەوەری ئەگرین بەڕێگەیەکی گونجاو بە شێوەیەک کە لە شێوێکی تاقیگە هەموو ئەبێ گەرمانە دەربچێت پلەیەکە یا دووە یا سەیە لە ڕێی ئەندازیاتی کشتتوکاڵیەوە یا پەرمانگەی کشتتوکاڵی کە شارەزاییان لەو بوارە هەیە گەرمەکان لە جوتیارەکانی وەرەگیرێت و هەمان گەرم کە لە سایلەکان و شوێنەکانی ناوچەی سلێمانیە کۆکرێتەوە کۆگا ئەکرێت هەمان گەرم ئەدرێتەوە بە ئاشەکانی سنووری سلێمانی بۆ هاوڵاتیان زۆر باشم کاک محەممەد لە ئێستادا کە جوتیاران گەرمەکە ئێن بۆ ئێوە دوای چەندێک ئێستا کێش و گرفتی بەس ئەویان هەیە بڕی و پارێک کە وەریەگرن دوای چەند ڕۆژ دوای چەندێک کە گەرمەکانی ناپارەکان پێ دەدرێت ئێستا لە ئەو بابەتە لە ئارا هەیە بەنیاز حکوومەتی عراقی پارە بنێرێ بەڵام ئەو پارەی کە بەتنیازە بینێرە کەمان بە شێوەیەک بڵین پچڕە بەش عینێرە ئەوە نییە وەکو ساڵانی ڕابردوو بڵین بوونە پارێش بە هەمان شێ بوو بە شێوەیەکی سلفە عینات بەش عینات بەڵام ساڵەکانی پێشتر ساڵی هەژدە بۆ نمونە بەیەک شێوە بەیەک پاکێج بڕەکان نات بەڵام ئەم ساڵش بە هەمان شێوە هەر بە شێوەیەکی پچڕ بە سلفە عینێرێ ئێستا بۆ نمونە 3 ملیار 10 ملیار 6 نێرێ ئەوەیە بەستاسا بەنیازن چەکمان بۆ بکەن بینێرن بەڵام ئەو چەکەش هەر ئەنی زۆر نییە سا بۆیان نادوین بەڕاستی بەستاسا هیچی کاری سەر نەکراوە چەک ئەگەر ڕسیدی لەسەر نەبێ یعنی کاغز لێکە بەڕاستی بەڵام هەندێک لە براجدارەکان لەوە تێناگەن بڵین کاڵەی چەک وازانێ پارەیە چەک پارچەی کاغەزە ئەبێ حسابی بانکی بۆ بکرێت ساوسری بۆ بکرێت حسابی بانکی دیاری بکرێ پارەکەی بۆ دیاری بکرێ نسبەکەی تحویل بکرێ اینجا ئەمە حسابی بکەین ئەڵێن پارەکەش کەی دێ نازانین بەس وعدراوە تلم چەند هەفتایە چەکمان بۆ بێت بەڵام هەمووی نا زۆر کاک محەممەد پرسیارێک ڕەنگە لەگەڵ تۆزێ هەم ڕەتی بە تەوەرەکەمانەوەی بەس وەکو تەجروبەی جەنابەت حکوومەت بەرزترین کوالەتی گەنم وەرەگرێتە دەرەجەیەکە کە زیاتر وەردەگرن ئەی بۆچی ئاردەکە زۆر سەرپاش نییە ینی هەر ئەو ئاگەنمانی ئەیکەنەوە بەڵانەوەکان هەردی تورکی و ئێرانیش بەکاردێنرێت یانی کە گەرمەکە دەرەجەیەکەکانی وەردەگرن ئەوە پێڵەتی هاڕینەکەەوە بەڵێ پەیوەندی هەیە بە دروستکاری دانیێڵی سلێمانیەوە ئەوش بەڕێوەبەرایەتیەکە و ئاشەکان سەر بەوەنەوە ڕاستیوێ ئێمەش ئەو گەرمی کە وەرەگرین هەمان گەنم کە وەرەگرین هەمان گەرم ئەدەینەوە ئەڵەن گلۆتینی کەمە لەبەر ئەوە نانی لێ نایە ڕەتی بە گەرمەکەەوە بەڵێ بەڵام ئەو بابەتە ئەوان باشتر دەتوانن ینی گەنمی هەرێمی کوردستان وەکو تەجروبەی خۆتانەوەی لێکۆڵینەوەتان کردووە یا خۆت شارەزا مهندسانی شارەزای کشتتوکاڵ گەنمی باشوور لەگەڵ گەنمی هەرێمی کوردستان جیاوازیان هەیە لە ڕووی کوالێتیەوە ینی لە ڕووی ئەوەی بۆ هەوی هەویر یاخود بۆ ئارد هەر یەک گەنمە ئەو جیاوازیان نییە هەمان شێوێ بەڵام ئاردەکەی بێ باشە دەی ئاخد ئاشەکانی ئەوان بەڵێ ئەوە دروستکراوی دانەوێڵە بەڕێبەراتیەکە ئەوان سەرپەرشتی ئاشەکانەکەن ئەوەی کە لەسەر ئێمە بازرگانین وەک چۆناڵی کڕیارین گەنمەکە لەجار کڕینەوە بۆ مەستەفاتەی عراقی کە بۆمان دیاری کراوە لە بەسڕەوە هەتاکو زاخۆ تاکو سلێمانی و بەغداد و هەموو شارەکان بەبێ جیاوازی لە باشوور و ناوەڕاست و هەرێمی کوردستانیش ئەو ڕێنمایی کە دەرچەوە بۆ وەرگرتنی تاقیگەی گەنم لە تاقیگەیە هەمان ڕێنمایی ئێمە پێڕەوەکەین هەمان ڕێنمایی پێڕەو ئەکرد لە هەموو شوێنەکان زۆر باشکان محەممەد بۆچی هەماهنگگی ناکرد لەگەڵ وەزارەتی کشتتوکاڵ وەزارەتی بازرگانی کە پێکەوە گەنمێکی باش بخرێتە ناو بازارەکانەوە کە لە بازارەکاندا بفرۆشرێت و لە ناناوەکانە بەکاربهێنرێت دەی ئاخر گەمەکە هەر ئەوەیە کە بەرهەمیێنێت بەبەستم لەسەر کشتتوکاڵ پێویستە وەزارەتی کشتتوکاڵ پێویستە کە بۆیان دیاری کە بڵێ ئەم جۆرە گەنمە زۆر چاکەکە بیچێن یاخود لە ئەگەر کێشەی لە ئاشەکەیە هەیە چارەسەر بکرێت ئەڵای کەسە چۆن ئاڵی
پەیوەندی هەیە بەو بابەتەوە کە خۆی بەڕاستی لەو بوارەی خوا ئیژەکە ئێستا لە بوارەی ئەوەیە کە ئێمە گەرمەکە پلەیەکە پلە دووە چۆنی گەرمەکە وەری ئەگرین چی گەرمێکە ئەمە بە هەمان شێوە گەرم ئەیدەنەوە بە ئاشەکان و ئەوان ئەتوانن بەکاری بێنن بەڵام لە شێوازیەوەی کە گەرمەکە دیاری کرد جۆرەکەیویتی و ئەمانە ئەوە پەندی بەداخوانی وەزارەتی کشت و کاڵ ڕێنمایی باتە هاوڵاتیان بۆی بکاتە کاک محەممەد ئێوە کەو گەنمە دەکڕن حکوومەت کاتێک گەنم لە هاوڵاتی دەکرێت تامان گەنم پێوان بێ بە کیلۆ بە تەن حسێبی دەکەنواتە پارەکەی بە چەند وەری دەگرن تەنێک گەنم لە هاوڵاتیەک دەیکڕن و حکوومەت بە چەند دەیکڕێت ئەگەر لە بازاری ئازاد بیفرۆشێت چەندێک دەکات بنسبەت بازاری ئازادەوە ئەوە پێندی بە ئێمە نیە خۆیان هەر کەسە و بەڵێ ئەوە پێندی بخۆچین کە ئەمە شتێکم هەیە بۆ نمونە ئەیدەم نرخێک تۆش هەمان شت هەیە ئەی بن نرخێکی تر جیاوازە بەڵام ئەو نرخێک دیاری کراوە بۆ ئێمە وەکوێکە من لە جوتیارەکان وەری ئەگرینەوە بۆ پلەیەک 500,000 دینارە پلە 2 480 و پلە 3 420,000 دینار یعنی بۆ تەنێک زۆر باشە کاک محەممەد بێگومان کاتێک کە جوتیانان دێن داوای پارە لێ دەکەن تۆش وەگەوەی کێشە گرفتەکە هی خۆت بێ نەگی حکوومەت هەستەکەم زۆر هیلاک دەبن لەو پرۆسەیە یان لەو پۆستەیە یعنی زیاتر چی داوایەکتان هەیە چێ ڕێکوڕێنمایەک بۆ هاوڵاتیان بۆ جوتیانە کە ڕەنگە لێرەوە هەزاران جوتیارگوێی لێمان بێ بەڵام ڕەنگە تۆ لە ئۆفیسەکەی خۆت نتوانی ئەو هەموو ڕوونکردنەوەی بدەیت داوای چیان لێ دەکەی ڕوونکردنەوە بۆ ئەوان وەروا بۆ لایەنە پەیوەنددارەکانیش بۆەوەیش مەسەن کە باریشانیەوە تۆزە سوبێ خەڵکیش لە معانات و لە کێشە گرفتەکانیەوە تێبگان وەڵی ئێمە داواکردنی پارە و هەوڵدان بهێنانی پارە من نازانم یەکەمیان خوا خۆی ئەزانێ ئێمە چەند پێویلاکین ئەو کەسە شخصی نفسی خۆی ئەزانێ بەڕاستی کارێکی باشکە یا خراپ بکە بەڵام ئێمە بەڕاستی زۆر هیلاک بووین لەوەیە کە بتوانین چەند بتوانین بڕێ پارە دابین بکەین یا بیهێنین بۆ براجوتیارەکان بەڵام یەک کێشەمان هەیە لێرەیە جاری وایە ئەوەنە پرسیارەکەن باوەڕکە ئەگەر ئەمە پارەیەک بێتە لامان ئێمە بۆچیمانە لە بانکە یعنی ئەگە هەر کاتێک چەک هات و پارە هات شتەکان ڕێنمایەکان تەواو بوو بڕین ڕێککارەکانی بانکی تەواو بوو پارەکە تۆزی ئەکرێ و دابشگرێ بەسەر شوێنەکانە سایل و بنکەکانەوە کەسە و بەشی خۆی وەرەگرێ بەڵام گرفتێک کە ڕوبەڕووی ئێمە ئەبێتەوە لە کاتی بازارکردنی گەنمە چییە یەکەمیان سایلۆکان هیچ جۆرە بودجێکیان مدابین نەکراوە بۆ سیانە ئەمە 2 ساڵە بە هەمان شێوەیە وەزارەت بەڕاستی ئەمە هەموو وزارەتی دارایی بە زۆری گرێکان ئێستا داراییە وزارەتی بازرگانی نانتوانیوە بڕێ پارە دابین کەن پێشینەیەک بۆ بەڕێوەبردنی کارەکانی پرۆسی و گرتنی گەرم ئێمە لەگەڵ ئەم هەموو کێشە و گرفت و نەخۆشی کۆرۆنا و بەڕاستی ینی تووشە ناکێشە بوونێتەوە بەز ناکرێ من هەموو کێشەیەک بەڕاستی چۆناڵێ کوردەهێڵ لە نوو کۆدانیشم باسی بکەم بەڵام ئەم کێشەمێ ئەوەش ناکرێ بەڵام ئەمە یەک دومیشان کە دەستەکەین بە پرۆسەکە جاری وایە مانگ 40 ڕۆژ 35 ڕۆژ مانگ و نیو ئەخایانێ هەر کەسێک هەیەت هەوڵ ئایا خۆ یەکەم کەس بێ خۆ یەکەم ڕۆژە یەکەم هەفتایە لە 2 ڕۆژی یەکەمە لە هەفتەی یەکەمە گەرمەکەی ڕادەستکە دەی ئەوەش ناکرێ ئێمە پرۆسەیەک ئەوەنە دوور و درێژ بێ ناتوانین ئەمە لە هەفتەیەکە ئەو خەڵکە هەمووی بەڕێکین ئەو گەرمە هەمووی وەربگرین وانە ئەستا ئەمڕۆ لە چەندی مانگ تقریبا نزیکەی 35 ڕۆژە شتێکی وایە ئەمە پرۆسەکە بەردەوامە لە 4 شەوە دەستمان پێ کردووە لە سایلۆکان نزیکەی مانگە زیاتەوە باسکەم کاتەکەی چەند بۆ چەند وەرگرتنی دانەوێڵە کاتەکە ئێمە 35 ئەوکوتم نزیکەی 35 ڕۆژە بەردەوامین لە 5,000 تەن هەتاکو ئەمڕۆ 152,823 تەن گەنم بەرگیراوە نزیکەی 153,000 تەن 12,000 ماوە بگەینە ڕێژەی خۆمان کە چونە ڕێژەی خۆمان ئەبێ بوەستین بەس لەو باوەڕام چەند ڕۆژی کەمی مابێ پرۆسەکە چونکە بەڕاستی ڕێکی باشمان بڕیەوە لەشتان ساوێک کاک محەممەد بۆچی ینی ئەمە ساڵانە وەرزی پێگەیشتن و دوورینەوەی گەنم لای ئێمە ڕوونە ینی دیارە لە
لە خلالی مانگێکایی تر بەرەبەرە لە ناوچەکانەوە لە گەرمیانەوە بۆ منتیقەی باکوور و ڕۆژهەڵات گەرمەکان پێدەگەن. بۆچی پۆلێنێک ناکرد بوونە جوتیارانی گەرمیان زووتر ئەوان گەرمەکەیان پێدەگا وەریان گرن، جوتیارانی دەوروبەری سلێمانی زووتر تا ئاچێتە منتیقەی هەورامان و لای ئەو منتیقانیانی بە تەسەسل بۆی ئەو لەو 35 ڕۆژەتانە هەمووی بە یەک جارنەیە دیان بێکاورا هەفتەیەک لە بەرزنەکەیەوە گەڵابەیەک ڕاگرە و بڵێ پارەم یا و ئێوە تووشی سەرێشەکەوانە پۆلێنێک بکەن باشتر نیە ینی یان کردوتانەوە بەگوێتان ناکەن بە دڵنیایی و دامان ناوە بەس وەکو وتمان هەندێک کەس هەیە لەگەڵ ڕێزما ینی بەڕاستی گوێ بۆتانە نایەن ئێمە وا ڕاهاتوینەوە بڵێن جەوی بڵێن ژێ و ژنگی کەتیا پەروەردەبووین یا بڵێن ناوچەکەمان وا هاتووە هەموو کەسێ بەژەوندوی خۆی ئەوێ ئێستاڵین ناوچە بە ناوچە بۆ نمونە سایلۆی سی سادق وتمانە دەبەنیخان تۆ بڕۆ تۆ گەمەک زۆر پێگەیشتووە سایلۆی پێرەمەگرون وتمانە منتەقەی عربەت ناوچی عربەت ئەو ناوچێ یەکەم ناوچەیە سەرەکی ناوچەکانی تر گرفتر بۆ دروستەکەن ئەیکەنە ژاو و زەجە و ئەی ئێمە بۆوا و ئەی ئەوە ئاوا و ئەتر اینجا کە ئەیکە بناوچە ناوچەش خەڵکمان هەیە ئەچێ لە ئەم ناوچەی ناوی ئەنووسێ سادێکی تر لە شوێنێکە ناوی ئەنووسێ یان لە شوێنێکە ناوی ئەنووسێ ینی خۆشیان پابەند نین یعنی بەلایەوە ئاساییە ئەچێ مافی هاوڵاتیەک مافی بەلایەکی تری خۆی ئەخوا جوتیارەکە ئەخوا بەلایەوە ئاساییە یعنی ئەوەش بەڕاستی کارێکی زۆر نەشیاوە کە ئەوان نیکەن ئێمە خۆمە ئەگەر ئەوان لە گوێ ئێمە بگرن ڕاستی پرۆسەکە زۆر بە جوانی ئەڕۆها بەڕێ مشکلێکمان نییە وتمانە تکایە پەلە مەکەن گەرمەکە ئەوەی کەوان دیاری کراوە ئەوەی کە ناوت هەیە وەری ئەگرین بەز نەک هەمووی لە هەفتەی یەکەمە ڕاست زۆر محەممەد دوا پێیانت چیە بۆ جوتیاران بۆ ئەوانەی کە دانیوەڵەتان بۆ دێن دەتوێت چیان پێ بڵێن وەڵڵاهی ئەمە ئەمانە ئەویان پێ بڵێن تکایان لێکین کە هەر کاتێک پرۆسەکە ئەم ساڵ تەواو بوو بۆ ساڵی داهاتوو بە هەر کەسێک نەبێ هەر بۆ خۆی ژانی خۆی بڕوە کاری خۆی بڕاتە پێشەوە گوێ نایە بە کاری هاوڵەکەی هەڵنیشتمانیەکەی ڕفیاقەی خزمەکەی با هەمویان بە یەک شێوە بن یعنی با کەس سەرەی کەس نەخوا کەس غەدر لە کەسی تر نەکا ئەو بەڕۆژ کە ئێستا وەرگیراوە سپاس بۆخوا زۆر باشە و پرۆسەکەش بەردەوامە لەم چەند ڕۆژایە لەوانە کۆتای پێ بهێنرێ چونکە ئەمە گەشتە حەدی خۆمان تەواو بین لەم چەند ڕۆژایە ئەو پارەی کە کۆنەکەش کە ماوەتەوە تر تەمەنا ناکەین ئینشاڵڵا بەڵکو حکوومەتی عراقی دڵی نەڕین بێت و بۆمان بنێرێت چونکە ئەو بەڕ پارەش گە بێتە ناو بازاڕەوە بڕێکی باشە ینی کەم نییە بۆ ئێستا بەس بۆ ساڵەکانی 2014 بۆ منە بۆ سلێمانی باز دەکەم 21 میلیارد و 109 میلیۆن پارە ماوەتەوە بۆ 2015 68 میلیارد و 361 میلیۆن دینار پارە ماوەتەوە بۆ 2016 71 میلیارد و 740 میلیۆن پارە ماوەتەوە تەمەنا ئەکەین ئینشاڵڵا بەڵکو حکوومەتی عراقی پارەکە بنێرێت و بەهۆی لەگەڵ بڕێکەوتن لەگەڵ حکوومەتی هەرێمە لایەنی تۆنیدار بۆی ئەمن ئەو پارێ بێتە ناو بازاڕەوە ژێرخانش ئەبوژێتەوە خەڵکیش یعنی ئیشکار دروست دەبێت بڕێکی بە کۆی پارەی هەرێم نزیکەی 554 میلیارد و 805 میلیۆنە یعنی نزیکەی 555 میلیارەکە یعنی بڕێ پارەی زۆرە زۆر باشە زۆر باشە زۆر بەڕێز محەممەد حەسەن بەڕێوەبەری بازرگانی دانیوەڵی سلێمانی سپاس کە میوانی بەرنامەکەمان زۆر سپاسانەکەم ئەمەلم کەناڵە بەڕێزیەوە منش سپاسی سەرجەم ئەو کارمەندە دەسەڵزانە بکەم سەرجەم سایلە و بنیکان کە لەم کاتی نەخۆشی کۆرۆناوە لەم کاتی دڵڕاوچەیە توانیان کاری خوان بەڕێ بکەن سپاس بۆ ئەوانیش و سپاس بۆ بەڕێزیشتان سپاس بۆ میانی بەڕێزیش سەرکەوتوو سپاس بەڵگنەرانی عزیز بەیارمەتیە و کارانمان بەرنامەی ڕۆمان پێشکەشکردن بۆ هیوایی کە سەرجەم بڕگۆ بابەتەکانمان جێگەی سوود و ڕۆزامەندی و عزیز بێت تا بەرنامەیەکی دیکە بەخواتان دەستپێرین خواتان لەگەڵ خواتان لەگەڵ